زۆر سپاس و بەخێر بێنەوە هەموو لایەک. کاک فەرهاد نەریمان ئەگەر فەرموویت. دانیشتنی دووەم دەست پێ دەکەین پێش پشودانی نیوەڕۆ. ئەنجا ئەم دانیشتنە لە ژێرناوی هەمە چەشنکردنی ئابووری بودجە و چوارچێوەی دارایی نێو دەوڵەتیە. پانێڵەکە کە بەڕێز کا حوسێن کوردنژاد بەڕێوەی دەبا. کا حوسێن ماستەری هەیە لە جوغرافیای مرۆیی، هەروەها ماستەری هەیە لە پەرەپێدانی دیموکراسی و سەرۆکی بەرپرسی بەرنامەی توێژینەوەی ئابووری ئەنیستۆی توێژینەوە و گەشەپێدانی کوردستانە. با بفەرمونون پێشکەشکردنەکە. سوپاس. گەلێک بەخێر بن بۆ ئەم بەشە. قوربان جان کاکا لەم بەشەدا سەردێری ئەم بەشە هەمە چەشنەکردنی ئابووریە لەگەڵ مناقشەیەک لەسەر باری ئینتەرناشنەڵ فاینانس. ئەمە لە قسەکانی خۆمدا و دکتۆر ئەلماسی هێشمەتیش کە باسەکەی پێشکەش کرد ئەمە زیاتر چوونە ناو کۆنتێکست و بەستێنی نێوخۆی کوردستان و ئەوەمان باس کرد. بەڵام ئەو ئانالیزە ئەو شیکردنەوەیە ناقص دەبێ ئەگەر سرنج نەدەینە بەستێنی نێودەوڵەتی کە چی کارتێکەریەکی هەیە لەسەر عێراق و ناوچە و لەسەر هەرێمی کوردستانش. بۆیە لەم بەشەدا هەتا ئەو دێمۆگرافیە کە ئەمن باسم کرد کە وڵاتانی ئێمە گەنجیان زۆرە، وڵاتانی دەوڵەمەند پیریان زۆرە، لە ڕووی فینانسرا ئەو دوانە بە یەکتری گرێدراون هەتا بۆ چارەنووسی داهاتووی ئێمەش ئەو پرسە زۆر پرسێکی گرنگە کە لە مەحاضرەی کاک فەرهاد نەریماندا ئەوە مەترح دەکرێت بە دیقەتێکی زۆری لێ بکەین. لەو بەڕێزانە کە بەشدارن ئەوڕۆ کاک فەیسال ئەلی سەرۆکی منتەدای ئابووری کوردستانە، ماسترە لە بواری ئابووری، ساڵانێکی زۆرە لەسەر ئابووری و سیاسەتی ئابووری کوردستان کار دەکە. گەلێک بەخێراتنی دەکەم. بابەتەکەشی عنوانی بابەتەکەشی هەمە چەشنەکردنی ئابووری و گەشەساندنێکی هاوسەنگە. دواتر کاک بەرێز کاک فەرهاد نەریمان کە بۆ خۆی خوێندکاری زانکۆیە لە سوئێد، بەڵام یەکێک لە زۆر شارزایەکی یەکجار زۆر باشە فریای کەوتووە کە دراساتی زۆر کامل بکە، ڕاوبۆچوونی زۆر بەرز و دەقیقی هەیە لەسەر مەسلەی فینانس بانکینگ لە دنیادا. ئەویش سەردێرەکەی کە زۆر سرنجڕاکێشە سەردێری قسەکانی 2 جورە دۆلار لە دنیادا کە بۆ ئێمەش پەیوەندی هەیە بە چارەنووسی ئێمەش 2 جورە دۆلار و قەیرانی نێودەوڵەتی ئەوەی کە ئێستا لە دنیادا دەبینی ئەو داکشانی ئابووریەکە لە هەموو وڵاتانی دنیادا دەبینن. بەخێراتنی کاک فەرهاد دەکەم. پێم وایە ئەمن زیاتر لەوەی لەسەر نەڕۆم. کاک فەیسەلی ئەزیز دەست پێ بکە. ئەم کاتان باش بە هیوام بتوانم ڕوونکردنەوەیەک بم لەسەر وەزعی ئابووری کوردستان لەکوێیە، چۆن ئایا مەتوانین هەنگاو بەرەو گەشەکردنی ئابووری گەشەکردنێکی هاوسەنگ بە تایبەتی کە یەکێک لەو پرسانەی باسی یەکەم ئەو لاسەنگی ئابووریانە چین لە کوردستانە هەیە. کۆمەڵێک لاسەنگی ئابووری لە کوردستانە هەیە، دەکرێت لە ڕێی هەمە چەشنەکردنی ئابووری هەمە ڕەنگکردنی ئابووریەوە بتوانین هەنگاو بەرەو ئەوە بنین چۆن بتوانین ئەو لاسەنگیانە لە ناو ئابووری کوردستانە چارەسەر بکەین. من ئەگەر ئیجازەم دەن ئەچمە ئەوێ بۆی لەگەڵ کۆمپیوتەرەکەمە ئەگەرینەکە هەبێ سوپاسدانەکەم. عفو.
باس لە هەمەڕەنگی ئابووری یەکەم هەمەڕەنگی ئابووری چییە؟ هاوسەنگی ئابووری چییە؟ ئابووری هاوسەنگ باڵم گەشەپێدانی هاوسەنگ چییە؟ دوای ئەوە خەسڵەتی ئابووری خەسڵەتەکانی ئابووری کوردستان چین؟ یعنی بۆ ئەوەی ئەگەر ئێمە ئابووری خۆمان نەناسین نەزانین ئابووری خەسڵەتی ئابووریەکە خۆمان چییە چۆنە بێگومان ناتوانین ئیش لەسەری شتێ بکەین ئەگەر بۆ نمونەگە کێشەیەک وەرگرین کە چوارچێوەیەک بۆ کێشەکە دانەنین نەزانین هۆکارەکانی ئەو کێشەیە بۆ دروست بۆ هۆکارەکانی دروستبوونی کێشەکە ممکن نییە بتوانین چارەسەری بۆ بدۆزینەوە یا بتوانین لەسەر نەتائیج ممکن نییە لەسەر دەرئەنجام ئێمە چارەسەری کێشێک بکەین دوای ئەوە لاسەنگەکانی ئابووری ئەو لاسەنگیانە چین لە ئابووری کوردستانە هەیە و بەدەستیەوە دەناڵێنە دوای ئەوە ئەگەری قسە لەسەر هەنگاوەکان چین پێداویستیەکانی هەمە چەشنەی ئابووری چین و دوو لەکوێوە دەست بکەین بە هەمە چەشنەکردنی ئابووری بابەتەکانی من لەوانە هەمەڕەنگکردنی ئابووری پرۆسەیەکی هەمەڕەنگی خۆی پرۆسەیەکی چاکسازی ئابووریە ئەو دەوڵەتانە دەستیان بۆ بردووە کاریان لەسەر کردووە یا پەیڕەویان کردووە کە پشت بە یەک سەرچاوەی داهات دەبەستن ئەو سەرچاوە داهاتە ئەو ئابوورەی وا لێ کردووە کراوە بێ بەرامبەر بە کاریگەرە دەرەکیەکان بە تایبەتی کاریگەری سیاسی و ئابووری دەرەکی کە وا ئەکا چونکە ئەو سەرچاوە سەرەکیە دەبێتەوە ینی پەیوەستە بە بازاری دەرەوە کە پەیوەستە بێ بازاری دەرەوە واتە لەژێر کاریگەری بازاڕەکانی دەرەوە نرخەکەی بەرز بێ نزم بێ کاریگەری ڕاستە خۆی لە ناو ئابووری کوردستانە بێ کە ئەکەم مەگەر بێدەنگیە کە بێ یا ئەگەر قسەکەم بچنە دەرەوە زەحمەت نەبێ بەرحاڵ ئەم پرۆسەیە پرۆسەیەکی ئالۆز و قورسە لەگەڵەوەشە پرۆسەیەکی گەورەیە هەنگاوێکی باشە لە بەشێک لەو دەوڵەتانەی کە پشت بە یەک سەرچاوی نەوت دەبەستن کاریان پێ کردووە و هەنگاوی باشیان ناوە ئابوووریەکانیان بە ئاراستەیەک بردووە کە بەرەبەرە پشت ینی دەستبەرداری پشت بەستن بە یەک سەرچاوی داهات ببەستن گەڕاون هاتوون بۆ کەرتە بەرهەمداریەکانی تر کە بتوانن لە ڕێەوە کارێکی وا بکەن کاریگەری نەوت لەسەر ئابووری بە دیوەکەی ترە کاتە کاریگەری فاکتەری دەرەکی لەسەر ئابووری ناوخۆیی کەم کاتەوە لەگەڵیشە جێگیریەکی داوە بە ئابووری یعنی ماکرۆ ئیکۆنۆمی بڵێن ئابووری هەمووکی وڵاتەکەی جێگیر کردووە نایەڵێ کاریگەری دەرەکی لەسەری زۆر بەهێز بێ لانی کە بگەر هەش بێ کاریگەرەکە کەمترە و نزمترە لەسەرەوەی کە هەبێ هەمە ڕەنگی ئابووری چییە؟ میکانیزمێکە یا ئەکرێ بڵێن سیاسەتێکە کار لەسەر گۆڕانی پەیکەری ئابووری وڵاتەکە ئەکا پەیکەرێک کە پشت بە یەک سەرچاوە یەک کەردەبەستێ دەیگۆڕێ بۆی پشت بە کۆمەڵێک کەرتی ئابووری تر بەستێ بۆی هەرێک لەمانە بە ڕۆڵی خۆی بە ڕێژەیی ڕۆڵیان هەبێ لە پێکێنانی داهات کۆی بەرهەمی ناوخۆیی ئەنی بە ئابوووریەکەی کاتە کۆی بەرهەمی ناوخۆیی لەگەڵەوەی کۆی داهاتی بودجەی هەریان بودجەی وڵاتەکە چەند ئێمە ئاستی هەناردەکردنی نەوت یا مەسڵ بۆ نێوکاریم کوردستان پشت بە نەوتە بەستێت چەند ئەمە کەم بکەینەوە ڕۆڵی کەرتە بەرهەمدارەکانی تر کشت و کاڵە گەشتیاریە خزمەتگوزاری ئەمانە لەناو ئابووری زیاتر بکەین ئەوەندە ئابووریەکەمان بەرگەی گۆڕانکاری نێودەوڵەتەکان و ئەقلیمیەکان ئەگرێن بۆی کاریگەری لەسەر ئێمە نەبێ ئەمە خاڵێکە دیوی ترەوەی کە پێوترێ گەشە پێدانی هاوسەنگ ئێمە لە کوردستان لەبەرەوەی پشت بە یەک سەرچاوی داهات دەبەستین گەشەکردنی ئابووری کوردستان گەشەکردنێکی ناهاوسەنگە پشت بە یەک سەرچاوە دەبێستێ ئەمە لە هەموو کاتێکە لە هەموو ساتێکە بە بەرزبوون و نزمبوونی نرخی نەوت کاریگەری لەسەر کەرتەکانی ترە بێ کاریگەری لەسەر ئەدای حکوومەتە بێ کاریگەری لەسەر ئەدای کۆمەلگە بەگشتی ئەبێ یعنی ئەمە بۆ خۆی ئیشەکە دیوەکەی تر ئەوەیە کە چۆن ئەم سەرچاوەیە کە ئێمە هەمە هاوسەنگ بە دیوەکەی ترە گەشەپێدانی هاوسەنگی ڕێژەیی پارێزگاکانیشە قەزاو ناحیەکانیشە شارەکانیشە ینی ناکرێت شارێکمان زۆر زۆر پێشکەوتوو بێ شارێکیشمان لە خوارەوە بێ دوێنێ شەو لەگەڵ ئەو بەڕێزانە کە پێکەوە بووین من وشینێکمێنایەوە وتم ئەگەر مەسەڵ خوێندەوارێکی زۆر باش لەگەڵ نە خوێندەوارێکە پێکەوە مناقەشە بکەن دەبێت خوێندەوارەکە بێتە خوارەوە بۆ ئاستی نەخوێندەوارەکە ممکن نە نەخوێندەوارەکە بەرز بێتەوە بۆ ئاستی خوێندەوارەکە لەبەرەوە هەر
ئابووریەک ناهاوسەنگی تیا بوو ناهاوسەنگیەکە کاریگەری بڵام خوارەوەی ئەوەی کە دواکەوتووە کاریگەری لەسەر ئەو لایە بێ کە پێشکەوتووە لەبەرەوە دەبێت بێتە خوارەوە لانی کەم بەڕێژەی هاوسەنگ بوون بۆی بتوانن ئەوەی بارەی پێوتە تەغزەی یەککەن یارمەتی یەکدەن بۆی پێکەوە بە پێکەوە بە بەڵانسەکانیان لانی کەم بەڕێژەی بەڵانسێک لە بنێوانیان نەبێ بۆی بتوانین هەنگاو بەرەو پێشتر بڕۆن چکە گەروانە بێ بەشێک ئەڕوا بەشەکەی تر لە دواوە ئەبێ ئەم بەشەی کە ئەڕوان ناچارە بگەڕێت دواوە ئێمە بنمونە مەسەڵ قەیرانی دارایی 2008 سیستەمی دارایی جیهان زۆر بەرەو پێش ڕۆژ بەڵام سیستەمی بەرهەمێنانەکەی لە دواوە بوو ئەوەندەی باڵم سەوداکاری لە ناو بازاری دارایی و بازاری نەختەکرا ئەم بازارە زۆر لە پێش بوو بازاری بەرهەمێنان لە دواوە بوو کە ئەم بازارە ناتوانێت لەگەڵەمە هاوسەنگ بێ ناچار تووشی قەیرانە بێ تووشی شکالێکی گەورە بێ قەیرانی 2008 خۆکارەستەرێکەکەی ئەم نابەڵانسە بوو لە نێوان بازارەکانە بازاری بەرهەمداری و بازاری دارایی و بازاری نەختینی کە لە جیهانە هەیە لەبەرەوە هاوسەنگی لە نێوان کەرتەکانی ئابووری لە نێوان پێکهاتەکانی ئابووریەکە خۆی لە نێوان شار و قەزا و ناحیەکانە ئەگەر بە شێوەیەک لە جوشەوەکان بە شێوەیەکی دروست بە باڵانس نەڕوە ئەم ئابووریە ناتوانێت خۆی ڕاگرێ بەرگەی کاریگەری دەرەکی ناگرێت لەوەی کە هەر کاریگەرێک لەسەری بێ کاریگەرەکە بە قورس ئەکەوێتەوە لەوەی کە سوکێتەوە لەسەری لێرە قسە لەسەر خەسڵەتەکانی ئابووری کوردستانەکەین یەکەم شت باس لە قەبارەی ئابووری هەرێمی کوردستانەکەین خیاڵین قەبارەی ئابووری قەبارەی بازار هەرێمی کوردستان نزیکی 6 ملیۆن کەسی تایە ئەم 6 ملیۆن کەسە وەک کاک حوسێن بە دێمۆگرافیەکە بۆی کردین 6 ملیۆنەکە بەشی زۆری گەنجە ڕێژەی زۆری گەنجە ئەم ڕێژە زۆر گەنجە وزەیەکی گەورەی بەرهەمێنانە بۆ ئەوەی بخرێتە ناو پرۆسەی بەرهەمداریەوە بەڵام بەداخەوە لێرە ڕێژەی بێکارێکی ئەجگار بەرزە کە نەتوانراوە سوود لەو توانە گەورەیە ببینین دیوەکەی تر بەشێکی زۆری ئەوە لە ناو حکوومەتە لە ناو حکوومەتیش کێشەیەکی ترمانەیە ئەوەیە ژمارەیەکی زۆر نزیکی 800,000 فەرمانبەر لە ناو حکوومەتی ئەمە 800,000 پێویستی بە ڕایهێنانە پێویستی بە چالاکردنە پێویستی بە دەوراتی بەردەوامە بۆ ئەوەی لانی کەم ئەمانەش لە ناو حکوومەتە ئەدایان باش بێ ئێمە دوو دیومانەیە حکوومەتێکمانەیە کە ئەدایی لاوازە لەبەر ئەوەی پێکهاتەکانی ناو حکوومەت چ لەوەی کە بە یاساکانەوە بە فەرمانبەرەکانەوە لە ئاستی پێویستی ئەوە نین کە لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی بەردەوام لە بازار و لە دەوڵەتانی دەوروبەرمان ڕوو ئەدا ناتوانێت لەگەڵ یەکان گیر بێ پێویستی بەوەیە ئەمە هەنگاوێکی بدرێتێ پاڵێکی بدرێتێ بۆ ئەوەی ئەم شێوازە لە پێشکەشکردنی خزمەتگوزاری ناو حکوومەتە حتى تەنانەت یاساکانیشمان پێویستی بەوەیە پێداچوونەوەی وردی پێ بکەین بۆ ئەوەی لانی کەم بتوانین ئەو بازارە لەگەڵ بازارە بێتەوە کاتی خۆی لەگەڵ کاگازا زۆر جا باسی خوێندن و ئابووری بازارمانە کرد کە خوێندن دەبێت وەڵامی بازار بداتەوە بەڵام بەداخەوە لای ئێمە ئەو خوێندنەی کە هەیە ئەو ئیمکانیاتە خوێندەی هەیە ناتوانێت وەڵامی بازار بداتەوە بۆ مەفهومەی کە ئێمە دەرچوانی خوێندن ناتوانن لە بازار ئیش بۆ خۆیان بدۆزنەوە ئەمە پێویستی بە سیاسەتێکی وردە کە دەبێت خوێندنی باڵا لەگەڵ وەزارەتی پلاندانان لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەم سێ پێکەوە ئیش لەسەرەوە بکەن چۆن ئەمە بە تەنسیق پێکەوە سیاسەتێکدا ڕێژن بۆی بە ئاراستەیەکی تر چۆن ئەم نابەڵانسەی کە لێرە هەیە چارەسەر بکرێ دیوێکی تر ئابووری هەرێمی کوردستان ئابووریەکی ڕێعیە ئابووری ڕێعی واتە ئابووریەکە بەستراوە بە بازاری نێودەوڵەتیەوە بازاری نێودەوڵەتیش وەک ئێستای بینین بۆ پێک بڕیارێکی داوە دەوڵەتانی خۆرئاوا بەرامبەری کەوتونەتە هەڵمەتێکی گەورەیە بەرامبەرەکەن بۆی لە پاشگەز بێتەوە لە بڕیارەکەی یعنی زۆر جاروایەکە ئەم دەوڵەتانی خۆرئاوا کۆنتڕۆلی بازاریان کردو بۆ اعتیبارەی ئەوان گەورەترین بەکاربەری نەوتن ئەوان دەتوانن کۆنتڕۆلی بازاری نەوتی جیهانی بکەن بە تایبەتی هەر یەک لەو دەوڵەتانە یەدەکی نەوتی لە ناو ئابووریەکەی خۆی هەیە ئەتوانێت ئەوە بەکاربێنێ هەر ڕۆژێ بەکاری بێنی یاری بە نرخی نەوت بکە و کاریگەری لەسەر ئەو دەوڵەتانە بێ کە بە پشت بڵێن بە شێوەیەکی سەرەکی پشت بە نەوت دەبەستن ئابووری هەرێم ئابووریەکی خزمەتگوزاریە ئەو ئابووریە خزمەتگوزاریە لاکەی تری کە مەفروزە بەرهەمداری بێ تێدان نیە بەشی زۆری
لە کەرتی خزمەتگوزاری ئیشەکە حکوومەت خۆشی بۆتە کەرتێکی خزمەتگوزاری بار بەسەر ئابوووریەوە لەبەرەوە بەشێکی زۆری داهاتی ئەم وڵاتەی نەوت لە ناو کەناڵەکانی حکوومەت سەرفە بێ چ بە موچە چ بە پێداویستی ئیدارەدانی ناو دەوڵەتەکە قسەیەکەی ئەوترێ ئیدارەی بچووک ئیدارەی کارایە ئیدارەی گەورە یعنی حکوومەتی قەڵا و حکوومەتێکی تەمەڵە حکوومەتی بچووک حکوومەتێکی کارایە ئەتوانی ئیش بکە ئێمە یعنی مەفروزە ئیش لەسەرەوە بکەی ئەو حکوومەتەمان بێتە حکوومەتێکی بچووک حکوومەتێک بێ بتوانێ یعنی ئەوەی کە پێوتێت تەختیتی تەشیری یعنی ئاراستەکار بێ ئاراستەکاری ئابووری بێ بەچە ئاباقارێکا بڕۆ لە جیاتی ئەوەی خۆی بۆتە موشەخۆر بەسەر ئابووری و بەشێکی زۆری پێداویستەکانی داهاتی ئەم وڵاتە کە مەفروزە بۆ وەبەرهێنان بڕوە بۆ خزمەتگوزاری ناو ئابووریەکە ماوەتەوە یعنی ئەمە خاڵێکە کە جێ وڵۆستەکردنە لەسەری یەکێکی تر هەڵکشانی خێرای خەرجی حکوومەت بە بەردەوامی بە حکمی کۆمەڵێک فاکتەر یەکێک لەوانە هەڵاوسان بەردەوام حکوومەت داهاتەکانی خەرجەکانی ڕوو لە زیادکردنە داهاتەکانی ڕوو لە کەمبوونە یعنی ئەمە نابەڵانسێکی دروست کردووە لە ناو پێکهاتەی حکوومەت خۆی بۆی چارەسەر ناکرێ و ناشتوانێ یعنی بەدیوەکەی ترە یعنی ئەوەی کە بێمە سەری لەگەڵە کەرتی تایبەتە بۆمان چارەسەر ناکرێت بەشێک لەمەی کاڵێن حکوومەت قەڵەوە حکوومەت ئەوەیە ئەمە دادی ئەوە نادا حکوومەت لە مەسئولێتی ئەوە بپەڕێنینەوە کە قەڵەوە نابێ ئیشکە بەڵام حکوومەت دەتوانێت بەمەش پەیکەربەندی خۆی بکە خۆی ڕێکخاتەوە لەکوێ ئەتوانێ ئەم فەرمانبەرە زۆرانەی هەیەی ئاراستەی و کەرتانەی بکە ئەو پێداویستیانەی بکە پڕی کاتەوە یعنی بە خۆمان ڕەنگە هەمومان ببیستین حکوومەت ئەڵێ فەرمانبەرم زۆرە بەشی زۆری دایرەکانی حکوومەتیش بەدەست کەمی فەرمانبەرەوە ناڵێنن بە تایبەتی هەندێک یعنی بۆ نمونە گەر قوتابخانەیەک وەرگرم قوتابخانەی وا هەیە 50 کارگوزاری هەیە قوتابخانەی واش هەیە کە مناڵەکانی خۆم لێ خوێنن پارە کۆکەینەوە پارەی خزمەتگوزارە دەین کە ئیشی ناو مەکتەبەکە بکە یعنی ئەم نابەڵانسیە یعنی بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پێ ئەوترێ سیاسەتی مەحابات سیاسەتی من ئەمە خزم لێ وازی لێ بێنم ڕەفاقەتی تایە دۆستایەتی تایە مثلا حزبایەتی تایە ئەمانە وای کردووە بەشێک لەو مەشاکل ناوی حکوومەت نەبێرین دەستی بۆ بەرێ حکوومەت ناوێرێت دەستی بۆ بەرێ بۆ چارەسەرکردنی بنیادی ئیرتیکازی خاڵێکی تر بنیادی ئیرتیکازی مادی ئەم وڵاتە بۆ نمونە کارەبا ڕێگاوبان ئەو ئاوەڕۆ ئەمانەمان هەمووی نوقسانە هەموو ئەمانە پێویستی بە چاکردنە ئەمانە چاک نەکرێت ئەمانە ڕێک نەکرێتەوە ئەم بنیادە ڕێک نەکرێتەوە ممکن نییە بتوانین سەرنجی وەبەرهێنانی دەرەکی تەنانەت وەبەرهێنە ناخۆیەکانش بکەین بێن بەشداری بکەن لە بنیادنانی پرۆژەی بەرهەمداری نەک خانوبەرە و زانکۆ کە ئەوە بەتایبەتی دیوەکەی تریش بڵێم تەندروستی کە لە جیاتی گاپەکەمان بۆ پڕکردنەوە ڕەنگە گاپەکەی بلێ ئالۆزکرد کردبین کێشەکانی قورستر کردبین لەو کەتانەوەی باشتر کردوە لەبەرەوە یەکێکە لەو خاڵانەی کە مەفروزە خاڵێکی تر شێواوی پەیکەریمان هەیە ینی پەیکەری ئابووری کوردستان چ بە حکوومەت کە لایەکی گەورەیەتی و کەرتی تایبەت لایەکەی تریتی کەرتە بەرهەمداریەکان لایەکەی تریتی نەو لایەکەی تریتی ئەمە هەمووی شێواوە ئەمە هەمووی پێویستی بەوەیە جارێکی تر فۆرمەڕە بکرێتەوە سەر لە نوێ ڕێکخرێتەوە دوو خاڵەیە پەیوەستی بە هەموو ئەمانەوە هەیە کە زۆر گرنگن یەکێکیان بانقە بانق بە شادەماری ئابووری هەموو وڵاتێکدا ئەنرێ بەڵام بەداخەوە لە کوردستانە بانک غایبە لە ناو پرۆسەی ئابووری کوردستانە متمانەمان بە بانک نییە ئەم متمانە نەبوونە بە بانک کێشێکی گەورەی بۆ دروست کردوین کە ناتوانێ ئەمە تەغزیەی یا خۆراکدانی کەرتە ئابووریەکانمان بۆ بکاتەوە تەمویلی بکە یارمەتیان بدە بۆ نمونە ئەگەر ئێران بێنم بە نمونە ئێران یەکێکە لە وڵاتانەی ئەگەر بە قسە لەسەر خراپی وەزعی ئابووریەکەی بکەین 100 قاتی وەزعی ئابووریەکەم خراپە بەڵام ئەوەی هێشتوویەتیەوە سیستەمی بانقەکەیەتی کەس هیچ هاوڵاتیەک پارەی لە ماڵان نییە هەمووی لە بانقەکانە هیچ هاوڵاتێکی کوردستان نییە یعنی زۆر کەمی پارەی لە بانقە هەموو پارەکەی لە ماڵە متمانەی بە بانق نییە من پارەم لە بانقداناوە واستەم کردووە وەرم گرتوتەوە کەیشم پێی بووە ئەی بۆ داینێم لەبەرەوە ئەم بێمتمانەیە ئەمە ئیشی حکوومەتە
یعنی ئیش لەسەر ئەوە بکە متمانەیە بۆ بانق بگەڕێتەوە بۆ ئەیلانی کەم ئێمە کە پارەمان خستە بانق من پێم وانییە حکوومەت پێویستی بەوە بێ چاوەڕێ بکە من و تۆ چاوەڕێ ئەلانکردنی مەعاش بکە بچین موشەکەمان وەرگین کە بانق قەبوو ڕەنگە ئەوە نەم ڕاکێشم بە کارتەکەم کە پێویستم پێێتی باقیەکەی لە بانقە ئیشی پێ ئەکرێ ئەکاتەکەوێتە ئیش بەڵام ئێمە ئەم سیستەمی بانقال چۆتە دەرەوەی هەرێمی بانقی لە بەڵام سیستەمی ئابووری کوردستان ئیشی پێ ناکرێت ئەمە یەکێکە لەو گرفتە گەورانی کامانە خاڵێکی تر کە ڕەبتە بەمانەوە ناوی کێبڕکێیە ینی بە سیستەمی منافەسە بەڕاستی غایبە لە کوردستانە ینی بەشێکی زۆری ئەو شوێنانەمە تقریبان وەکو احتیکاری لێ هاتووە مەسەلەن کرێ بڵێن احتیکاری قلە بۆ نمونە پرۆژەیەوە بەرهێنان لە چەند کەسێک زیاتر بە کێ دراوە یعنی بۆتە هۆی دەوڵەمەندکردنی مەجموعەیەک ئەشخاصی لەناو کوردستانە ڕەنگە ڕۆژێ لە ڕۆژان بەرهێن نەبوو بن بەڵام لەبەر ئیمتیازاتی نزیکە لە من نزیکە لەو پرۆژێکی و بەرهێنان دراوە تێ پرۆژەکەشی دوو دەست سێ دەست فرۆشتۆتەوە نەهێشتۆی کەنی ئەمە یەکێکە لەو ئیشکالە گەورانەی کە گومانی خستۆتە سەر پرۆسەی و بەرهێنان لە کوردستانە بە تایبەتی خانوبەرە کە بۆتە هۆی ئەوەی با بڵێم بەڵانسی کۆمەڵایەتی کۆمەڵگا چینەکانی کۆمەڵگە بشێوێنێ کە دااتۆ لە لاسەنگیەکانە باسی یەکەم لاسەنگی ئابووری ئێمە ئابووری هەرێمی کوردستان ڕەنگە بەشێک لەوانە بێتەوە ئێرە بەدەست کۆمەڵێک لاسەنگی ئەناڵێن کە بە هۆکاری سەرەکی دروستکردنی بێکاری هەژاری هەڵاوسانی ئابووریە لە کوردستان دیارترینیان لاسەنگی نێوان بەشداری کەرتە ئابووریەکانی کوردستانە لە پێکاتەی کۆی بەرهەمی ناوخۆیی لە پێکاتەی بودجەی هەرێمی کوردستانە کە داهاتەکە بە مەسمان لە داهاتەکێتی ئەم کارتانە یعنی بۆ نمونە ئێمە وەزارەتی کشت و کاڵمانی وەزارەتی پیشەسازیمانێ وەزارەتی بازرگانیمانێ مەفروزە ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر حکوومەت دیدگایەکی ڕوونی وازحیە بێ دەبێت هەر یەک لەم وەزارەتانە لە ڕوانگەی ئەو دیدگا بنچینەی حکوومەت ئەمانە دیدگای خۆیان داڕێژن چۆن ئەم سێ کەرتە سەرەکیە ئەتوانن خزمەت بەو دیدگای بکەن پێکەوە وا لە یەکتر بکەن بە شێوەیەکی تەواوکاری یەک هاوکاری یەک بن ئابووری بەرەو پێش بڕێ ئەمە یەکێکە لەو ئیشکالە گەورانەی کە لاسەنگێکی گەورەیە کە قسەکە لە سدەینە سەر هەمەڕەنگی کە ئیش لە سەر چارەسەرکردین بکەین دووەم لاسەنگی نێوان بەرهەمێنانی ناوخۆی و بەرهەمێنان دەرێکی مەبەستم لێرە لە سیاسەتی بازرگانیە سیاسەتی بازرگانی لە هەرێمی کوردستان سیاسەتێکە خزمەت بە دەوڵەتانی دەوروبەرەکە خزمەت بە ئابووری کوردستان ناکە ڕۆڵی لە گەشەپێدانی ئابووری نییە بەقەدەر ئەوەی ڕۆڵی لە دواخستنی ئابووری و وابەستەکردنی ئابووری هەرێمی کوردستانە بە ئابووری دەرەوە یعنی ئەگەر یعنی نمونەیەک بێنینەوە گومرگ لای ئێمە زۆر کەمە یعنی ڕسمی گومرگی لای ئێمە کەمە ڕسمی گومرگی بۆ نمونە ئەگەر ئێران و تورکیا بە نمونە وەرگین ئەو دوو دەوڵەتە پشتیوانی هەر هەناردەکارێکی خۆیان ئەکەن پشتیوانی بانکیە دەنێ ڕسمی گومرگی لەسەر کەمەکەنەوە بۆ ئەوەی دراوی بیانی باتەنەوە ئابووریەکان هێنەوە ئێمە بە پێچەوانەوە ئەو نەزیفەی مامۆستا هین لێرە و بەیانی پرسیارەکەی لە مامۆستا حوسێن کرد کاک مەولود نەزیفەکە لێرەوە دەست پێکە پارەیەکی زۆر لەناو کوردستانە هەیە موچەیەکی زۆر دێ ئەو موچەیە سووری ئابووری سووری داهات لە کوردستانە سوورێکە نەزیفە ئەچێ بۆ دەوڵەتەکانی تر بۆ کوردستان نامێن نەناو ئابووری ناجوڵێتەوە بۆ ئەوەی ئابووری کوردستان گەشەی پێ بکە بەڵکو ئەچێ بۆ دەوڵەتەکانی تر بە ئێران و بە تورکیا و بە سین و بە ئیمارات و بەمانە ئەم پارەی داهاتی کە لەناو کوردستانە بەرهەم دێ ئەچێ بە دەوڵەتەکانی تر یعنی ئەمە ئیشکالێکی گەورەیە وای کردووە لە ناو کوردستانە شوێنی دروستبوونی سەرمایە نەبێ سەرمایە بە جۆرێک لە جۆرەکان ڕەوانی دەوڵەتەکانی ترێک لە ناو کوردستان نامێنێتەوە بەدیوەکەی ترە ئەمە هۆکاری هاوردەکردنی هەڵاوسانی دەرەکی بۆ ناو کوردستان بە حکمی عێراق بوانە بەدەست هەڵاوسانەوە ئەناڵێنێ هەڵاوسانی دەوڵەتی تورکیا و ئێران کە ڕێژەی هەڵاوسان لەو وڵاتانە زۆر بەرزە لە ڕێی هاوردەکردنی کاڵا و شمەکی ئەوانەوە هەڵاوسانمان لە وڵاتی خۆمان زیاتر و زیاتر بەرز کردوتەوە کە گرفتێکی گەورەی بۆ دروستکردن ئەنی منوەیەک بێنمەوە ڕەنگە پەیوەندی بەوە بێ خۆم کتێبشت چاپەکەم یعنی لە کوردستان ڕێگە ئەدرێ لە ئێران کتێب چاپ بکەین کە ئەگەڕێتەوە ڕسمی گومرگی لەسەر نییە بەڵام من کە ئەچم وەرەقە لە ئێران ئەکرمێنم بۆ ئێرە ڕسمی گومرگی لەسەرە یعنی بۆ کتێبەکە دایان چاپخانەی گەورەی لە وڵاتە هەیە هەمووی بێ ئیش کەوتون
ناچار لەبەرەوەی لێ هەرزانە کتێبەکانمان نێنێ لە ئێران چاپێکەن کە دێتەوە ڕسمی گومرگی لێ وەرناگیرێ بەڵام کە چاپخانەکە چێک وەرەقە ئەکرێ بۆ چاپخانەکەی ڕسمی گومرگی لەسەرە یعنی ئەمە یعنی ئەم مثلا نازم ناوی بنێم چی ئەم تعاڕوزە ئەم تەناقوزەی کە لە سیاسەتی حکوومەت هەیە لە سیاسەتی تجاری ئێمە هەیە من نازانم یعنی ناو بنێم چی یعنی ئەمە بەقەدەر ئەوەی خزمەتی دەرەوەکە خزمەتی ناوەوەکە نییە ئەمە یەکێکە لەو ئیشکالە گەورانەی کامانە خاڵێکی تر لاسەنگی نێوان پارێزگاکان خودی پارێزگاکان لەلایەک پارێزگا و لادیەکان لەلایەک تەنانەت ئەگەر بێمەوە بڵێم لە ناو یەک شار بەجیا جیاوازیەکی زۆر هەیە دیوێکی زۆر ینی مەسەلەن بۆتە ئەوروپای شەرقی دیوەکەی ترشی بۆتە ئەوروپای غەربی هەموو شتێکی تایە دیوەکەی تر تیای نییە دیوەکەی تر بەردەوام کارەبایە ئەبڕێ مشکلەی ئاوێ هەیە ئەو دیوەی ترکە لە شوقا و لە ستیەکانە نە کارەبایە ئەبڕێ نە ئاوێ بڕێ هیچ شتێکی هیچ مشکلەیەکی نییە دیوەکەی ترێتی ئەم نابەلانسیە وای کردووە متمانە لە نێوان دوو چینەکەی مجتەماع تێکدا متمانە تێکدا متمانە نەهێڵە ئەمە یەکێکە لەو شکالانە بەڕاستی حکوومەت دەبێ ئیشی لەسەرکە یعنی ئەوەیە کە ناوە لاسەنگی نێوان چینە کۆمەڵایەتەکان یعنی خەریکە وەک ئەمریکای لاتینوان لێ دێ هەموو ئەو ناوچانەی کە دەوڵەمەندەکانی لێژین سوورێکی گەورەی بەرزی بەسەرا کراوە بۆ ئەوەی لە ناوچە هاژار نشینەکان جیا بکرێتەوە ئەمە یەکێکە لەو گرفتانە یەکێک مەسەلەن بۆ نمونە شاری پزیشکان هەیە شاری مامۆستایانی زانکۆ هەیە شاری نازانم چی هەیە ئەی خەڵک ئەی ئەگەر ئەم دووە پێکەوە وەک یەک تەونی کۆمەڵایەتی تەعاملیان لەگەڵ یەک نەبێ هەمووی لێک جابن چۆن بتوانین ئەم لە دواکەوتووە چۆن گەشەی پێبین گەشەی پێ نادرێت چکە بەردەوام بەرەو دواوە بە یعنی حەقد و کەرایەتی لا دروست دەکەی بەرامبەر بە چینەکەی تر چینی ناوەڕاست بە ئەوترێ سەمامی ئەمانی کۆمەڵگا بەداخەوە ئەم سەمامی ئەمانە لە کۆمەڵگەی ئێمە خەریکە لە ناوەچێت نامێنێ ئەمە ئیشکالە قورسەکەی وڵاتی ئێمەیە کە دەبێت بە وردی بیری لێ بکەینەوەنی ئەم لاسەنگیانە ئەساسیاتن کە دەبێت بە وردی تەمەناکەم ئیشی لەسەر بکرێ حکوومەت بە دیدێکی وازەحتر ئیش لەسەرەوە بکە ئەم لاسەنگیانەی کە هەن بێگومان چەندینی تریش هەیە لەبەرەوەبەر کاتەرە ئەوەندە ئەڵێم چی بکەین ئێمە پێداویستەکانی هەنگاونان بەرەو هەمەڕەنگبوونی ئابووری یەکەم ئیشکالی گەورە لەم وڵاتە هەیە داتا و زانیاری بەداخەوە زۆر کەمە ئەوەشی هەیە لاوازە تعبیر لە واقعی هەرێمی کوردستان ناکات یعنی ئەمە یەکێکە لە ئیشکالەکان ڕاستە دەستەی ئامارمان هەیە ڕاستە ئامار هەیە ڕاستە ئەوە هەیە بەڵام ئامارەکانمان نادروستن ناتەبیعی ئەگەر هەبایە مەسەلەن کاحوسێن لەو زنجیرەی کە توێژە مەسەلەن فیئاتی عمری حساب کرد نەئەکەوتە ئەوەی احتیمال کە لەسەر 2004 بە ڕێنجی 2.8 وەریگرێ فۆرکاستی بۆ بکە پێشبینی بۆ بەرزکاتەوە دەبوو لە وەزاری پلاندانان هەبێت لە بەردەستمانە هەبایە ئێستا مەسەلەن من لەسەر هەموو ئەوانە داتاکانم خستباتە ینی قسەمان لەسەر داتاکان کردە دوو بەڕاستی ناو حکوومەت خاڵیە لە ناوەندی توێژینەوە حکوومەت خاڵێ لە ناوەندی توێژینەوە بەدیەوەکی ترا کەرتی تایبەتیش خاڵێ لە ناوەندی توێژینەوە ینی شتێک بڵێم ڕەنگە جۆرێک لە جۆرەکان زوڵمێکی تابێ لە کەرتی تایبەتی بکەم کەرتی تایبەتی ئێمە کەرتێکە لە قاچاقچێتیەوە هاتووە یعنی بنەماکەی ئەوەیە سەرمایەکی حەقیقی نییە لە پرۆسەی پرۆسەیەکی سەرمایە گوزاری بانقی ئەوانە پەیابوو بێت هاتبێت سەرمایەکەی بەشێکی زۆری لەوە هاتووە ئەم سەرمایە کە سەرمایەکی حەقیقی نەبێ ناتوانێ واقعی ئیش بکات لەسەر گەشەدان بە ئابووری کوردستان بەردەوام ئیش لەسەرەوەکە چۆن قازانج بکە بە خێرایی و پارەکەی زیادکە ئیش لەسەر ئەوە ناکە بیر لەوە بکاتەوە پرۆژە دروستکە پرۆژەی بەرهەمداری دروستکە قازانجەکەی دوای 5 ساڵ بێ و 10 ساڵی تر وەریگرێ ئەمە یەکێکە لەو ئەساسیەتانەی کە لە ناو ئەوانەیە بەڕاستی ناوەندی توێژینەوە زۆر زەرورە هەمان بێ چکە هەمە ڕەنگکردنی ئابووری پرۆسەیەکی قورسە پێویستی بە توێژینەوەیە پێویستی بە داتای دروستە داتای دروستم نەبێ ئیشەکەم نادروست دەرەچێ یعنی لە وەزارەتی پلاندانیان عراق ڕەنگە دکتۆر وشار زانیان نووسراوە پلان بەبێ داتا نابێ گەشەکردنی ئابووریش بەبێ پلان نابێ یعنی داتای دروست بەرەو توێژینەوەی دروستمانە بە بەرەو پلانی دروستمانەوە بەرەو گەشەپێدانی ڕاست قینەمانە بە کە نەبێ ئەومان لێکرا پێ بێ دووەم شت کە بینە سەر خاڵی دووەم
گەشەپێدانی هاوسەنگ ئەوەی پێوتێت گەشەپێدانی هاوسەنگی ئابووری چۆن دروستە بێ یەکەم خاڵ دەبێت سیاسەتی ماکرۆ ئابووریمان جێگیر بێ مەبەستم بانکە سیاسەتی داراییە سیاسەتی بازرگانیە ژینگەی کارە مەبەستم لە ژینگەی کار یاسا و تەشریعاتەکانە یعنی بۆ نمونە اینجا هەمواری یاسای وەبەرهێنانە کە یاسایەکە دنیایەک مەسەن گلەیی لەسرە لەگەڵ زۆر لەوە پێشتەویستانە مەسەن باج ئەم سیاسەتانە سیاسەتی جێگیر نەبن سیاسەتێک نەبن دروست نەبن ژینگەی کارمان ژینگەیەکی دروست نەبێ ممکن نییە سەرمایەداری بیانی کە بمانەوێ وەبەرهێنەری بیانی بێنی ناو ئابووری کوردستانە ممکن نییە بێت ممکن نییە بێت چونکە کە دێت سەیری ستراکچەری ئابووری کوردستانەکە سیاسەتەکەی لا سەنگە و سیاسەتێکی ناجێگیرە یعنی ڕەنگە زۆر جار ئیمڕۆ بڕیارێکە دێن بیانی بڕیارەکە گۆڕین یعنی ئەمانەوە ئەکا بەڕێکین ینی باش ئیشەکانمان بەباشی نەڕۆینی ئەمە وای کردووە مەسەلەن بەشێک لەو سەرمایی تەنانەت ناوخۆیەکەش وەکو پێویست نێتە پێشەوە چونکە ئەگەر بێم لەسەر ژینگەی کار قسە بکەین بۆ نمونە یاسایەکمان نییە کاری کەرتی تایبەت ڕێک بخە یاسایەکمان نییە کاری کەرتی تایبەت لە وڵاتە ڕێکخە هەمووی ئیشەکە کەس نازانێت چۆنە کەرتی تایبەت ئیشەکە کێ دیاری کردووە ئیتارەکەی چییە لە چ ئیتارێکە بۆ هی ئیشکە لە چ کەرتێکە بۆ هی ئیشکە کێ پێی وتووە لەمە ئیشکە یعنی وای لێ هاتووە دەستگای وەبەرهێنان بە حکمەوەی ئاگاداریم خۆی بۆتە پاشکۆی وەبەرهێنەرەکان وەبەرهێنەکە دێڵێ من پرۆژەیە ئەەکەم ئەوش خواخۆیەتی بۆ ئەوەی بڵێ من ئەوەندەم ئیش کردووە ینی بانی شتێک بڵە ئەوەندە وەبەرهێنانم کردووە خواخۆیەتی ئەوە بەرێنە بە بەلای بەڵام ئەم ئاراستەی وەبەرهێنەکە ناکە بڵێت تۆ بڕۆ ئەو کەرتە لەوێ گاپمێ بۆم پڕکەرەوە یعنی ئەمە ئیشەکە لە نێوان حکوومەت و کەرتی تایبەتە کەرتی حکوومەت هەندێک کاری پێکرێ کەرتی تایبەت هەندێکی ترە توانێت بکە ئەو ئیشانەی کە حکوومەت پێی ناکرێ ئەکرێت بە کەرتی تایبەتی بکەین بەڵام لەبەر ئەوەی ئێمە لە ڕێگەی دەستەی وەبەرهێنانەوە نەمانتوانیوە کەرتی تایبەت ئاراستەی ئەو گاپە بکەین کە پێویستمان پێێتی نەمانتوانێت گاپەکانمان پڕکەین نەمانتوانێت مشکلەکانمان پڕکەینەوە یعنی ئەمە بۆتە ئەوەی مەسەلەن ئێمە ڕەنگە ئێستا دنیایەک ستیمان دروست کردبێ ئێستاش هەر دروست دەکرێت بەشێکی زۆریشی بەتاڵە بن ڕەنگە خەڵکە ناسم 50 دانی کە 50 شوقی کڕیوە یەک تاک ئیماری خۆی کڕیوە کەسیشی دیانە پێویستمان پێێتی ئایا بە نیشتە جێبوون کێشەی کرێچیەکانمان حەل کرد بێگومان نەخێر خانومان بۆ کێ دروست کرد بۆ ئەوە دروست کرد کەیەتی بۆ ئەومان دروست نەکرد کە نیەتی یعنی ئەمە هی ئەوەیە کە پێداچوونەوەیەکی ورد لەمانە بکرێ دوو یعنی یەکێک لەو شتانەی کە حکوومەت دەبێ بیگیرێتە بەر استراتیجیەتی پیشەسازی جێگرەوە ینی سیاست صناعة إحلال الواردات یعنی حەقا ئێمە بیر لەوە بکەینەوە ئەو شتانەی کە زۆرترین هاوردەیەکن لە بازاری کوردستانە سەرف ئەبێ ئەخرێت لە بەتایبەتی پیشەسازی خۆراک مەفروضە هیچ کوێن ئێمە لانی کەم حەڵقە زەعیفەکەیەتی تەکنۆلۆژیایەکی زۆر قورسی ناوێ دەستی کاریشی زۆرەوێ ئیش لەسەرەوە بکەین ئەوە بنیاد بنینەوە یعنی ئەوەی کێکە لەو ئەساساتانەی کە هەمەڕەنگی ئابووری ئیش لەسەرەوە کە بۆ ئەوی بتوانین کەرتی پیشەسازی بەتایبەتی کە کشت و کاڵ و پیشەسازی پێکەوە هەمانگیەکەن لەوەی پیشەسازی خۆراک دروست کرێ ئەکرێ ئەمە بێبێتە سەرچاوەیەکی داهات هەم بۆ بودجە هەم بۆ کۆی بەرهەمی ناخۆیی ئەم وڵاتە باش یەک خاڵیتر و بەشداریکردنی کەرتی تایبەتەوە قسەمان لێ کرد خاڵێکی تر میزەی ڕێژەی پارێزگاکان شتێکی پێدەی میزەی نسبی شارەکان دەبێت تێبگەین ئەم شارە بەچی ئیمکانیەتی پۆتەنشڵ ئەم شارە چییە ئیمکانیەتی ئەم شارە چییە چۆن بین ئەمە بکەین ناکرێت بە یەک چاو سەیری هەموو پارێزگاکانی کوردستان بکەین دەبێت هەر شارەی پێداویستەکانی خۆی چییە ئیمکاناتەکەی چییە لەسەر ئەساسی ئەو ئیمکانیەتە بین پلان بۆ ئەوە دانین ئەوە گەشە پێبین ناکرێ ئەمە بە چاوێک سەیری کەنین دۆک چی پێویستە ئیمکاناتەکەی چییە چی تیا ئەکرێ بین ئیش لەسەرەوە بکەین هەولێر چی تیا ئەکرێ ئەوی بکەن من زۆر سپاس بۆەوەی کات لێوە نەگرم ئیتر باقیەکە بۆ ناقەشەیەمەوە دەستان خۆش بوو gelek spas mandune bi destu çavuz hoş. Esta برای برزم کاک فرهاد نریمان قسەکانی خۆی دەست پێ دەکا ئەمن لە بیرم چوو لە ناساندنی ئەم پانێلەدا ئەرستان کەم کە لە دوایی کاک نەریمانش
پرۆفسۆر بوومالبەرگ لە سوئێدرا بە ڤیدیۆ دەگەڵمان دەبێ. فەرموو. من ئەوەڵ دەم هەوێ میسالێک لێ بدەم کە دواتر زۆر بەکاری دێنم. ئەوەش بڵم کە من دەم هەوێ قسەکانم بە شێوەیەک بە ئاسانی بگەێنم کە هەموو تێ بگەن. بۆ نمونە من دەچمە سوپێرمارکێتێک، ئۆکێ، لەو سوپێرمارکێتە شت دەکڕم. دوو حاڵەت هەیە، یا کەشم پێ پارەکە دەدەم، یاوەی کە پارەم پێنێ بۆ نمونە هەفتەی دی پارەکەم وەردەگرم، حقوقەکەم وەردەگرم، دەڵم کاکە زەحمەت نەبێ لە دەفتەری قەرزەکاندا نێوم بنووسە بۆ نمونە 20,000 دینار. ئەو دەینووسێ و من کارەکەم جێبجێ دەبێ و دەچمەوە ماڵێ، ڕەنگە برسیم بێ. دواتر دەچم بۆ سەرتاشین، دیسان پارەم پێ نییە، بەڵام بەو سوپەرمارکێتە فێر بووم کە گرفتەکانم هەڵ دەکا. دەستمەکەن سوپەرمارکێتەکە دەڵم دەکرێت دیسان نێوم بنووسی، دەڵێت چت دەوێ، دەڵم دەمێ سەرم چاکەم، دەڵێ نیمانە، دەڵم نا نێوم بنووسە لەوێ. لە دەفتەرەکەی نێوم دەنووسێ بۆ نمونە 20,000 دینار، دەڵم زەحمەت نەبێ بۆم لێکەوە، بۆم دەبڕێ کە بڕی، ئیدی من بەو سوپەرمارکێتیە قەرزدار نیم چون نێومی تێدانێ، بەڵام نێوەکەی خۆم پێیە، دەی بەمەکەن سەرتاشەکە، دەڵم فەرموو پارەم پێ نییە، بەڵام تۆ دەتوانانی شەوێگە چوویەوە لە سوپەرمارکێتەکە چیت پێویستە بکرێ. لەو میسالەدا هەرەو یەک سوپەرمارکێتە هەیە و قبوڵی دەکا و شەوێ دەچێتەوەش بای 20,000ەکە شت دەکرێ و کە شەوێ چووە کاغەزەکەی من دادنێتەوە لەوێ پێوەی دەسۆسپێنێتەوە، ئیدی ئێستا من بەو سوپەرمارکێتە قەرزدارم چون نێوم لەوێ هەیە. بەڵام گرنگی ئەو میسالە ئەوە بوو کە ئەگەر ئەو سوپەرمارکێتیە و ئیشەی نەکربە، ئەو کاغەزەی نەدابامێ، من سەرم چانە دەکرا و سەرتاشەکەش لەوێ دادەنیشت. ئەوەی کە ئەو سەرتاشە لەوێ دادەنیشێ کاری نامێنێت، لە ئابووریدا پێی دەڵێن GDP دەنیشێتەوە. من کارم بە GDP نییە، کاتێک خەڵک دادەنیشێ ئابووری ڕادەوەستێ، جا لە مقیاسی چکولە تا سەر وردە وردە کاری سوپەرمارکێتەکەی گرتی، هەموو ڕۆژی خەڵک پێی فێر بووبوون، ئەو دەچوون داوایان لێ دەکرد و کارەکانیان جێبجێ دەکرد. وای لێ هات کە ئیدی سوپەرمارکێتەکە شتی نەدێنە، کەلوپەلو هیچی نەدێنە، بەس لەوێ دانیش بوو، دەفتەرێکی پێ بوو، قەرزی دەدا بەوی قەرزی وەردەگرت، دەهات دەڕۆی لەو بەینەشدا پارەیەکی بچووکی وەدەست دەکەوت. دوای چەند ساڵێک نێوی سەردێری شوێنەکەی گۆڕی لە سوپەرمارکێت ناوی کردە بانک. کوتی من بانکم، تۆ لە جیادوەی کە بچی بە کەسێک خۆ قەرزدارکەی، وەرە خۆ بە من قەرزدارکە، من ینی بانک هاتەوە سەدمان، ئۆکێ، ئەو ئیشە بوو بە بانکداری. ئێستا بانک ئیشەکەی ئەوەیە کە لەو دەفتەرەی خۆی کەڵک وەردەگرێ بۆەوەی کە کاتێک ئێمە پەیمەنتەکانمان یەکتر ناخێنێتەوە، بۆ نمونە من هەفتەی دی حقوق وەردەگرم، بەڵام ئێستا نیازم بەوەیە جەنابەت ئیشێک بۆم بکەی، ئەوە دێتەوە سەدمان، دەڵێ کاکە من ئەگەر نەیدا من دەیدەم، دێتەوە سەدمان، ئەوە بوو بە بانک. بەڵام چ دەبوو ئەگە ئەو شتە نەبا؟ ئەگە ئەو شتە نەبا من نەمدەتوانی لەو سوپەرمارکێتە لەوە ڕەشت بکڕم، نەمدەتوانی تا 5 ڕۆژ دیکە قژم چاکەم، و زۆر شتی دیکە ئەو سەرتاشەکە نەیدەتوانی بچێ شت بکڕێ، چۆن پێکەوە وەصلە وەکو چینێکی وایە. ئەو میسالە لە بیر بێ، کولی ئابووری و سیستمی بانکداری
لە جیهاندا هەرەوەیە تۆزێک سەختیان کردوتەوە بۆی کە خەڵکی عادی لێی تێنەگا خاڵێکی گرنگ کە لێرەدا دەم هەیە باسی کەم زۆر شتێکی گرینگە ئەوژەوەیە کاتانێکمان هەیە لە تاریخدا کە پارە ون دەبێ بە چمانە بۆ نمونە 15 میلادی قەرنی 15 میلادی کە کریستۆف کۆلۆمب ڕێکەوت بۆ سەر ئاوە بڕوە 100 ڕۆژی پێچوو لە ئەتلانتیک و دایەری دەنووسی خاتراتی خۆی دەنووسی لەو خاتراتی خۆیدا گە بچم بیخێنەوە 65 بار باسی زێڕی کردو ینی بزانە چەندە تەرکیزی لەسەر زێر بوو کە لە 100 ڕۆژدا 65 بار باسی کردو بۆ بە کانتێکستی ئەو زمانی بخێنەوە چون ئوروپا ئەو دەم لە دیپڕێشنێکی ئابووریدا بوو یعنی چی یعنی کە ئوروپا شتی لە ئاسیا دەکری ئاسیایەکان شتەکان هۆردینگ دەکرد پارەکانیان شتیان لە ئوروپایان نەدەکرێەوە وای لێ هات بەنێو بوڵیەن فامن یعنی زێر ون بوو کە زێر ون بوو وەکوێ ئەو کابرایە ئەو بانکە ون بێ من ناتوان بێم لە کندۆ سەرچاکەم تۆش ناتوانین بچی شت بکڕی دیسان شتەکە دەست پێ دەکا بیش سایکلەکە ئۆکێ ئەوەی لێ هات پوو لە ئەوروپا و هێرۆ قارەمان ئەو کەسە بوو کە بچێ ئەوەی حەلکە بۆیە زۆربیان ڕۆیشتن و ئاوێ کەوتن سێرێک چوون بۆ ئیسپانیا سێرێک چوون بۆ پرتەقاڵ کریستۆف کۆلۆمب پیش ڕۆی بەو بەری یەک دەفعە ئەمریکای کەشف کرد کەسەوەی باز ناکە بۆچی مۆتیڤیشنی کریستۆف کۆلۆمبی چی بوو کە کیندلبەرگەر لە نێو کتێبەکەی خۆیدا گەورە مۆتیڤیشنی کریستۆف کۆلۆمب زێر نێو دەبا کە ئەمریکای کەشف کرد دواتر لە هەزار و ئەوە کەیسێکی بەناوبانگی when money disappears کاتێک پارە ون دەبێ دواتر دوای شەڕی جیهانی دووەم کە لە 1944 لە برێتن وودز خڕبوونەوە بۆی کە پارەیەک دابنێن بۆ هەموو وڵاتەکان ئەوە زۆر گرینگە لە فراکتاڵی سەرێ فراکتاڵ یانی چی من زۆر لەو وشەیە کەڵک وەردەگرم وشەیەکی ڕاضیە فراکتاڵ یانیەوەی کە ئەو شتەی لێرە هەمانە لە سەرەوەتریش هەر بەو شێوە هەمانە بەو دیتێڵ و جزئیاتەوە بەڵام لە مقیاسێکی گەورەتر هەر ئەو شتەی لێرە هەمانە لە خوارەوەش هەمانە مقیاسێکی چکولەتر یانی چی یعنی چۆن ئێمە باسی ئابووری دەکەین ئابووری ناسکان بە شێوەیەک فۆرمولەکان و مادەڵەکانیان دادنن کە ئەز ئێف ئێمە لە جەزیرەیەکدا دەژین کەس ینی زۆربەی فۆرمولەکان کتێبەکانی تێکسبووکی ئەمریکایی بخێنەوە لە کولی جیهاندا هەروانە دەخێنەوە هەموو جەزیرە بەڵام کەس کەیسی ئینتەرناشناڵەکەی لە نەزەر ناگرێ بۆیە کەیسی ئینتەرناشناڵەکە ینی چی ینی 195 کەسین نەک 195 وڵات کە ئاوە سەیرمان کرد زۆر شت وە دیار دەکەوێت 195 وڵات ئەو 195 وڵاتە وەکو 195 کەسی ناو میسالی سەرتاشەکە سۆسایەتێکمان هەیە کە 195 کەسە و پێویستیمانە کە پارەیەکمان هەبێ بینی هەمومان مشتەڕەک بێ کە بتوانێت سوێد لە ژاپۆن شت بکڕێ لە 1944 گرفتێک هاتە پێشێ کە کەینز لەو جەلسەیەدا بوو وایت لەو جەلسەیەدا بوو ئابووری ناسکانی گەورەی سەردەم لەو جەلسەیەدا بوون بەڵام بە زێهنیان نەگەی دواتر لێیان ڕوونبەوە کە وانابێ ئەوان هاتن دۆلاریان دانا بە عنوانی ریزەرڤ کەرنسی یعنی کە تەواوی وڵاتەکان بە دۆلار پێکەوە مامەڵە لەگەڵ یەکتر بکەن پرۆفسۆرێکمان هەیە بەنێی ترێفن کە زۆر بەناوبانگە لە ئابووریدا ئەو زمانی پرۆفسۆر ترێفن دوای مدەتێک بیری لەوە کردەوە و زانی کە ئاوا ناچێتە پێشە دنیا بە دۆلار ناچێتە پێشێ چوو کۆنگرەی ئەمریکایە کوتی ئێمە موشکیلێکمان هەیە کوتیان بەڵە فەرموو کوتیان ئێمە ناتوانین دۆلاری ئێمە بەشی هەموو دنیا ناکە
195 وڵات پێویستیان بەوەیە بە دۆلار لەگەڵ یەکتر معاملە بکەن. ئێمە ئەگە ئەو دۆلارێ بە ئەندازەی کافی بدەین بە دنیا، دۆلارێکی زۆر ساز دەبێ و پارەکەی خۆمان لەبین دەچێت، تووشی هەڵاوسان دەبێ و ئینفلیشن دەیگرێ و لەبین دەچێت. جا بۆیە تریفن پارادۆکس یا دیلەما ئەوە بوو کە my own country or rest of the world، وڵاتی خۆم یا بەقیە وڵاتەکان. ئەگەر ڕۆژێکی کوردستان دابێ و ڕێزەرڤ کارنسی دنیای هەبێ دیسانی شەرەوە پێشدێتەوە، ئێکۆنۆمیستێک لە کوردستان دەبێت دەڵێ وڵاتی خۆمان یا بەقیەی دنیایە. ئەگە وڵاتی خۆمان بپارێزین دنیا دەشێوێ، ئەگە دنیای بپارێزین خۆمان لەبین دەچین. تێوەرێکی ناسراو دەتوانن ئێستاش لە دانیشگاکان لە جامعەکان دەڕز دەکوترێ. جا کتێبێکی هەیە، لەنێو کتێبەکەیدا فەسڵێک نووسراوە The World Dollar Shortage، دەڵێ کەمی جیهانی دۆلار. بەڵام لەوێدا شتێک باز دەکە، دەڵێ شتەکەی دەڵێ و لێ قبول دەکەن، بەڵام دەڵێ ئەمن ئاگادار و دەکەمەوە 10 ساڵی ئایندە جیهان ڕوبەڕووی دیپڕشن دەبێت، دیفلیشن دەبێت، شتەکان هەرزان دەبن. یعنی چی؟ چون شت هەرزان بوون، بە قەولی کەینزی دەڵێ بینی شت هەرزان بوون و شت گران بوون هەردوو یەک ئەژدیهان، بەڵام گرانبوونەکەی هەڵدەبژێرم، چون شت هەرزان بوون زۆر سەخترە لە شت گران بوون. وتی دیپڕشن دێ و دنیا جوانەکان و گەنجەکان زەربەیەکی زۆر دەخۆن. بەڵام دواتر 10 ساڵ دوایە هات شتێکی نووسی، کوتی ببورن من ئیشتبا بووم وە سێرێک شتم نەدیت. ئەو سێری شتانێک کە نەیدیت لەوێدا باز دەکە. ئەو شتێکی ئێستا دەمهەیە باسی بکەم. دۆلارەکانی دەرەوەی ئەمریکایە. ئەو مشکلەی کەوە بە زێهنی گەیشت بوو The World Dollar Shortage چۆن حەل بوو، ئەوە گرینگە چۆن حەل بوو. ئێستا ژابووری ناسکان نازانن چۆن حەل بوو. لە 1958 شتێک دەستی پێ کرد لە دەرەوەی ئەمریکایە. لە 1960 کە شێفێن هات ئەو شتەی باس کرد، تا 1970 ئەوان ئاگاداری نەبوون. بۆ نموناگە بچنە نێو بانکی ناوەندی ئەمریکا دانیشتنەکانیان بخێننەوە، لە 1960 یەک بار باسی ئەو شتێ دەکەن، لە 1960 دەبێتە 3 بار، لە 1969 27 بار باسی ئەو شتێ دەکەن. وردە وردە هاتن پێناسەیان کرد، زانیان شتێک هەیە. جا دواتر چێفێن هات وتی واو نەمدی بوو کە پیشبینەکەی ئیشتبا دەرهات نەتەنها نەبوو دیپڕشن و دیفلیشن، بەڵکو بوو بۆ گریت ئینفلیشن، یعنی هەڵاوسانی گەورە لە کولی جیهاندا. ئۆکێ؟ ئەو شتە چی بوو؟ لە دوای جەنگی سارد کاتێک رووسیا و وڵاتانی دیکەش بەخصوص وڵاتە عەرەبەکان کاتێک نەفتیان دەفرۆشت دۆلارەکانیان وەردەگرت، دۆلارەکانیان نەدەوێرە لە ئەمریکا دابنێن. هەرو جوورەی کە ئێستا و بەڵایە بەسەر رووسیای هات لە ترسیەوەی کە لێ قەپات دەکەن. هاتن دۆلارەکانیان لە ئینگلیسیا دانا. بانکدارە ئینگلیسیەکان کە تەجروبەیەکی زۆریان هەبوو و ئەوان خاوەنی بانکداری جیهان و پێشتریش پێش دۆلاری پاوند ڕزەرڤ کارنسی دنیای بوو، هاتن کوتیان کاکە ئەمریکا دۆلارەکانی تۆمان ناوێ، من دەبمە سێحەبی دۆلارەکانی بەقیەی دنیای، یعنی my own country بۆ خۆت rest of the world بۆ من. دەستی کرد بە money creation، یعنی دەستی کرد بە پارە سازکردنێک، بەڵام پارەی کەشنا هەموو سیستمێکی ئەکاونتینگە وەکو ئەو دەفتەر قەرزەی کە لێرە باسم کرد. یعنی ئینگلیس هەمان سوپەرمارکێتەکەیە کە قەرزی من وە سەرتاشەکە من سوێدم تۆ ژاپۆنی. ئینگلیس هات ئەو دەفتەرە نەسیەی بە وحدە گرت و بوو بە سوپەرمارکێتەکە لە میسالی سەرتاشەکەیدا. ئینگلیس دەستی کرد بەو مانی کریشنانە و تەواوی دنیا دۆلاری تێدا بوو.
دۆلارێکی زۆر بە وڵاتیدا وەرببوون و خەڵک دەستیان دەکرد بە تەکان خواردن. ئەو شێوەیە بوو کە ترێفن پیشبینی نەکردبوو و خەبەری لێ نەبوو 10 ساڵ دواتر خەبەری لێبوو بەو شێوەیە حەل بوو. یعنی هەم ئەمریکا دۆلاری خۆی هەبوو، هەم rest of the world دۆلاری خۆی هەبوو و دنیا بە خۆشی کاری دەکرد. لە نێو بەحسی بانکداریدا ئێمە سنترال بانکمان هەیە، کمەرشل بانکمان هەیە، ینی بانکی ناوەندیمان هەیە، بانکی تجاری و عادیمان هەیە. ئەوە زۆر گرینگە کە بزانین ئێمە ئەمریکای چۆن ببینین. بۆ نمونە خەڵک دەڵێت چین وەکو مانیفاکچری وەکو کارخانەیەک وایە بۆ دنیا. ئۆکێ؟ ئێمە گرینگە بزانین ئەمریکا چۆنە بۆ دنیا. لە نێو سیستەمی بانکیدا تاقیقێکیان کردبوو لە ئەڵمان و دواتر بانکی ناوەندی ئینگلیسیش هاتەوەی پژڕاست کردەوە کە چێ پارەی چاپ دەکا، پارە بەدەست چێە، بانکی ناوەندی، بانکەکان، دەوڵەت پارە بە چێە. و دیار کەوت کە 3% پارەی کە لە دەرێ ینی مانی سوپلای لە دەرێ هەیە بە دۆست بانکی ناوەندێ 97 بەڕست کمەرشل بانکەکانن بۆ چون ئەوانن مانی کریشن دەکەن. ئۆکێ؟ بانکی ناوەندی فەقە وەکو جانەترێک وایە وەختێک مشکلێک هاتە پێشێ دێ ڕێسکیوی دەدا، ینی شتەکان خڕ دەکاتەوە و شتەکەی چا دەکاتەوە دەکشێتەوە. ئەوە داستانەکەی بوو. بەڵام لە 9 ئاگۆستی 2007 شتێک قەوما کە بەداخەوە کەس باسی ناکە و لە 9 ئاگۆستی 2007 فاینانشل تایمز زەنگی بۆ زۆر ئێکۆنۆمیست و زانای دنیای لێدا کەس جوابی نەداوە بەغێر از 2 کەس، پرۆفسۆر گەری گۆرتۆن لە دانیشگای یەڵ بۆ چون خۆیان ئامادەکرد بوو 30 ساڵ لەسەرەوەی تاقیقی دەکرد خەڵک بە شێوەیەکی دەیکوتۆ کاتی خۆت دەکوژیەوە لەسەر پارە کارە مەکە چون هەموو دنیا پارەیە. لە 9 ئاگۆستی 2007 ئەو سیستەمە تۆقی، یعنی ئینگلیس و دۆلارەکانی دەرەوە تۆقی جاگە ئەوە ئەو چارتە هەموو شتێکی تەوزیح دەدا. پێش 9 ئاگۆستی 2007 ئەو دوو لاینە هەمیشە لەسەر یەک بوو، هەمیشە منەظەم و مرەتەب لەسەر جێی خۆیان بوون. ئەو لاینەی خوارەوە ئەو بڵوویە ئەو دۆلارەکانی ژوورەوەی ئەمریکایان، ئەو لاینەکەی سەرەوە ئەو نقطەکانە ئەوەی سەرەوە کە گرێیە ئەو دۆلارەکانی دەرەوەی ئەمریکا بوون کە ساحبەکەی ئینگلیس و ژاپۆن و کەیمن ئایلەند و سویتزەرلەند و سنگاپور وانە بوون کە ئەوان ئەو یۆرۆ دۆلارانیان دیستریبیوشن دەکرد کە ئەوەش بڵم بەو دۆلارانیان دەکرد یۆرۆ دۆلار، ینی دۆلارەکانی دەرەوەی ئەمریکا. ئەو دەم یۆرۆ نەبوو، یۆرۆ بە مانای دەرەوە بووم. بۆ نمونە ژاپۆن کە یەنی ساز دەکرد لە ئینگلیسێ پێیان دەکرد یۆرۆ یەن، ینی یەنەکانی دەرەوە. ئەو یەنانەی کە لە ژوورەوەی ژاپۆنە ساز ناکرێت لە دەرەوە لە ئینگلیسە ساز دەکردرا. یەک دەفعە لە 9 ئاگۆستی 2007 ئەو دوویە یەک ترازان و قەت یەکتریان نەگرتەوە. بۆ چۆن سیستەمی بانکی ئینگلیسێ نامهێ واردی جوزئیاتەکەی بم تۆقی و خۆی نەگرتەوە و ئەگە ئەو چارتەی چاو لێ بکەین لە 1970ەوە ئەوە بە کوردی تەوزیحی بدەم یانی چییە. ئەو چارتە زۆر گرینگە. ئەو چارتە هەمان دەفتەری ئەو سوپێرمارکێتیە کە چەندەی نێوی خەڵک دەنووسی، چەندەی نێوی خەڵک دەنووسی هەموو ڕۆژێ سەفحەیە 2 سەفحەی پڕ دەکردەوە 3 سەفحە 4 سەفحە ئەوە دەڕۆیشتە سەرێ. یەک دەفعە لە 2008 کە سیستەمی بانکی دنیا خرابوو
ئیدی قەت خۆی نەگرتەوە قەت نەچۆ ئەو شۆنە و ئەو گەپەی کە لەی داوە ئەو شتەیە کە ئێستا من باسی دەکەم the world dollar shortage بەڵام وەکوی ترفینی نییە کە ئەو دەیکوت the world dollar shortage ئەمن دەبێ بڵێم the euro dollar shortage یعنی کەمی دۆلارەکانی دەرەوەی ئەمریکا دۆلاری خۆی هەیە بۆ خۆی وەکو دۆلاری ئوسترالیا بۆ خۆی ئێمە ئیشی بە rest of the world نییە بەڵام ئەوەی کە گرفتە ئێستا یۆرۆ دۆلارەکانن دۆلارەکانی دەرەوەن offshore dollars کە وەکو قەدیم ساز ناکردرێ هەر وەکو میسالی سوپێرمارکێتەکەی ئینگلیس سوپێرمارکێتەکەی دەڵکا کە قەرز نادەم بە کەس جا من لە مەقالەکەمدا هەر کەس پێی خۆش بوو دەتوانێت بە جوزئیات ئەو شتانم تەوزیح داوە لە مەقالەکەمدا باسی وێ دەکەم چۆن سوێت شت لە ژاپۆن دەکرێت یا لە کۆریای باشوور هەمیشە ئەوە نییە کە سوێت دۆلاری هەبێ بەدەستەوە ئۆکێ سوێت کە شت لە ژاپۆن دەکرێت و کڕۆنی سوێدە نادا و یعنی ژاپۆنیش نادا دەبێت بە دۆلار بیکەن ئۆکێ هەمیشە وانێ کە دۆلاری پێ بێ نەفەرێک هەبوو لە وەسەتەی وەکو سوپەرمارکێتەکە ئینتەرمیدیەری دەکرد بینمان ئۆکێ دەکوت کاکە دامەنیشن سوێت تۆ ئۆردەرەکانت بدە لە ژاپۆن مەسەلەن سوێت دەیهەوێ 1000 دانە پلەیستێشن لە ژاپۆن بکرێ ئەگە دۆلاری پێ نەبێ ئەو خەڵکە لە ژاپۆن دادەنیشن حتا بۆ سەعاتێک ئۆکێ کەسێک دەهاتە وەسەتێ وەکو ئینگلیس لەندن دەهات ئەو میانجیگەریەی دەکرد دەیکوت کاکە دامەنیشن ئەو کێشەیەکی پەیمێنتەیە من حەلی دەکەم کارەکەتان بکەن لە 9 ئاگۆستی 2007ەوە شتە نەماوە کەس میانجیگەریە ناکە بۆیە دنیا شێواوە تەحلیلهایەکی زۆرم جۆ لێ دەبێت چه سیاسی چه ئابووری بەڵام زۆربەیان دەبینین لە کەسانی گەورە وەکو پاڵ کروگمن وەکو کەسانی زۆر گەورە ینی پاڵ کروگمن ئەو ساڵ هات معزەرەتخای کرد بوو بورم من ئیشتباه بووم 2010 دەمکوت ئەمریکا پارە چاپ دەکات ئەمریکا پارە چاپ ناکە ناتوانێت چاپیشیکە بە دەردی ئێمەش ناخوا بەڵام ئەوەی کە پاڵ کروگمن دەڵە ببوورە 10 ساڵ ژیانی جوان و گەنجانی خەسار کرد لە زۆربەی ئەو فۆرمولانەی ئابووری ناسکاندا ئەو شتە ونە باسی ئەو شتەی ناکەن و وەکوێ لە فراکتاڵی سەرەوە لە نێو ئەو 105 وڵاتەدا پارەیەکی مشتەڕەک نییە کە ئێمە بتوانین معاملەی پێ بکەین بۆ نمونە ئاڵمان دەیهەوێ شتێک بکرێت لە سنگاپور گرفتی هەیە ئەو گرفتانە چۆن دەزانین نامهەیە بچمە بۆ ناو دیتێلی و شتەکان بەڵام هەر کەس پێی خۆش بێ دواتر شتەکانی پێ معرفی دەکەم کە بچێەوە دوای کەوێ و ئەوانە هەموو هەن ئەو شتانە بەڵام داوان لێکردم کە زۆر واردی جوزئیات مەبە لە 9 ئاگۆستی 2007 BIS یعنی Bank for International Settlement بانکی ناوەندی بانکە ناوەندەکانی جیهان لە سوئیس شتێکی دادەرێ کوتی لەوەی بەولاوە دۆلار ئیندێکس یعنی دۆلار کە بزانین چەندە کە سەیری دەکەین دەتوان سەیریکەن دۆلار ئیندێکس بۆتە معیارێک بۆی کە دنیا چەندە ڕیسکێ ئۆکێ ئەمیش هاتم دۆلارم دانا ئەوەی خوارەوە دۆلارەکەی ئەو نقطەکان ئەوەی سەرەوەش total merchandise exports تەواوی ئەکسپۆرتەکانی جیهانن کە چەندە وڵاتەکان شت بۆ یەکتر دەنێرن هەمویان خڕ کراوەتەوە لەگەڵ دۆلار بە چەندیە لەگەڵ یەکم داناوە کە سەیریکەن دەڵێ ئاوێنەیە ئاوێنەی یەکترێ ینی چی؟ ینی کاتێک دۆلار دەچێت سەرێ لە 2011 تا 2016 تەسیری هەیە لەسەر داکەوتنی وانە بۆ نمونە لێرە کاتێک دۆلار دێتە خوارێ تۆتاڵ ئەکسپۆرت دەڕات سەرێ پێکەوە وەکو ئاوێنە دەڕۆن ئێستا کە لێرە ئێمە قسە دەکەین من پێش ئێستا سەیرم کرد دۆلارم لە بەرابەر هەموو پارەکان و دراوەکانی دنیادا سیر کرد حتا ژاپۆن کە ئەو هەفتەیە زیاترین گرفتی هەبوو سوئیس کە سواپلاینەکانی هەڵکردو بۆ ئەمریکایە 17 دانە بانکی سوئیسی تووشی گرفت بوون ئینگلیس یۆرۆ ئاگاتان لێبوو لە 20 ساڵی ڕابردوودا
شتیوانە دیترابوو کە دۆلار لە ئێوڕۆ قەویتر بێ بەڵام بوو ئەو دۆلار شۆرتێژە حملەی بۆ هەموو وڵاتەکان کردو ئەلانیش دۆلار بێساحەبە وەمەزانن ئەمریکا ساحەبی دۆلارێ ئەمریکا بەخۆی یەکێک لەو کەسانەیە کە زەربەی خواردوولەوەی لە نێو مەتنە ئابوورەکانیاندا لە نێو ڕئیسی بانکی ناوەندیدا ئەوانە هەموو ئەوانەم دەرهێناوە ئەو قسانیان نیگەرانەکانیان ئەوەی کە دۆلار بە کەس نایەتە خوارێ لە 2008 ئەوەڵین سەکتە کە ئەو دۆلار شۆرتێژە لە دنیایدا بوو بە GFC Global Financial Crisis لە 2011 دووەمی سەکتەی دووەمی لێدا کە لە ئەوروپایدا و بوو بە European Crisis خەریک بوو ئەوروپالێک هەڵوەشێ سێومینیان کە پیسترینیان بوو 2014 ڕوویدا کە دەزانن چ قەوما لێرە رووسیا حملەی کرد بۆ کریمیا هەر وەخت ئەو دۆلار شۆرتێژە لە دنیاە دەدا من نازانم دەوڵەتەکان چیەکەن بەڵام خەڵک داوا لە دەوڵەتێ دەکات دەوڵەتیش دەبێت شتێک بکە بۆ دۆلار شۆرتێژێ ئۆکێ 4 دقەمەوە خولاسە هەر وەخت ئەو دۆلار شۆرتێژە هات ئاگادار بن کە شەڕێک ڕوو دەدا لە دنیادا چۆن بزانین دۆلار شۆرتێژە لە نێو ئینتەرنێتدا دۆلار ئیندێکسی سێرچکەن هەر کات دۆلار چوو سەرێ وەکو قەدیم نەماوە دۆلار حملە بە هەموو وڵاتەکان دەکات حتا ژاپۆن چین هەر وڵاتێکی هەڵیدن دۆلاری ئوسترالیا دۆلاری نیوزیلند تەواوی وڵاتەکان لە بەرابەر دۆلاریدا ئێستا لە ژێر زەختدان دەتوانن سێرچیکەن هەر کات دۆلار چوو سەرێ گرفتێک ساز دەبێت دۆلار شۆرتێژی چوارم بە کۆرۆنا دایان پۆشی دۆلار شۆرتێژی پێنجم کە 1 دەسامبری 2021 ڕوویدا 3 مانگ دواتری بوو بە شەڕاو و لە تەحلیلەکانیان داوانە بەجێ دێڵن بۆم گرنگ بوو کە کوردستان و سیاسەتمەدارەکانی چ ئابووری ناسکان چ سیاسەتمەدارەکان ئەوانە لە نێو فۆرمولەکانی خۆیان داباوێن و ئاگیان لەو شتەی بێ کە هەیە ئێستا ئەمە لە نێو دۆلار شۆرتێژێکدا دەژین کاتێکە کە پارەون بە وەکو کریستۆف کۆلۆم دەبێت یەکێکمان هەستێ و ئاوان کەوێ چ بیبینێتەوە ئەوە BIS-ە کە نیشان دەدا لەو کێشانە کە لە 2008ەوەی دی ڕاوەستە چوونە سەرەکەی ئێستا لە 2008 کەمترین ئەوە 700 تریلیۆن دۆلارە 700 تریلیۆن دۆلار پارە هەبوو لە دنیادا بەڵام ئێستا گیری کردو و لەوێ ناتوانە بڕات سەرێ ئەو گەپە و ئەو پوتانسیەلەی کە هەی بوو بڕوا ئێمە سەرەپایی هەر لەگەڵ کاکوسیان حسابمان کرد نزدیک 1600 تریلیۆن دۆلار بوونە لە دنیادا کە بەشی هەموو گەنجەکانی جیهان دەکا و ئەو گەنجانە لە ئیسکان ئاوە دانیشتوون هیچ کەس ڕێحەلێک و جوابێکی منطقی بووینی هەموو هیوادارم ئەو کەسانێک کە دەسەڵاتدارن تەوجوی پێ بکەن و هەراوە چۆن دڵنیا بن هەراوە ناڕواتە پێشێ یەک شتی دیکەش بۆ ئاخرین ئەمریکا بانکی ناوەندی جیهانە ئینگلیس ژاپۆن کەیمن ئایلند سینگاپۆر سویتزرلند ئەوانە کمەرشل بانکن ئێمە پێویستیمان بە وڵاتانەیە کە بێن ئەو شتێ حەلکەن شتەکە بە ئەمریکای حەل نابێت چون ئەمریکا بانکی ناوەندی جیهانە و لە نێو بانکداریشدا بانکی ناوەندی هیچ کارە نییە لە نێو چون بانکی ناوەندی ئەگە هیچ کارە بە وەکو لە ژاپۆن 30 ساڵە بانکی ناوەندی ڕئیسی بانکی ناوەندی ژاپۆن یعنی ئامانیان پێهێناوە هاوار دەکات دەڵە کاکە هیچمان لە دەست نایە هەرچی هەبوو کرمان هەرچی ئەمریکایی بوو بردیان بۆ ژاپۆن هەرچی QE بوو لێیاندا هاتە دەر ناتە دەرێ 30 ساڵە لە دیپڕەشندا خەڵکێکی زۆر خۆ دەکوژێ و هزار سوشل کانسەکوێنسی دیکە کاگە دەچن ئابووری دەخێنن شتایەکان فێر دەکەن کە من برادەرەکانم هەموو ئابووری دەخێنن لە نێو زانکۆدا بەڵام شتانێکیان فێر دەکەن هەر لەوە ڕەمێشکیان دەبەستن وەکو کاڵتێکی لاتو بە ئینگلیسی کاڵت کەس حەقینێ لەو شتە بێتە دەرێ ینی هەر چۆن کە پێیان کوتی فکر بکەوە دەباوە فکر بکەوە بەڵام بۆیان حەل نابێ و پێم خۆش بۆ شتە بێنم بۆ کوردستانەوە وەڵێن بار لێرە باسی دۆلارەکانی دەرەوە بکەم و تەواو
دستخوش دلست Good morning. My name is Bo Malmberg, and I'm a professor of human geography at the Department of Human Geography at Stockholm University. And first of all, I would like to thank you very much for the invitation to come and present here. And the title of my talk today is State, Population and the Life Course. In summary, my argument is that first, that the proportion of working age adults in the population is a very strong determinant of economic development. With a high proportion of working age adults, you get a positive effect on GDP per capita. But if you have a low proportion of working age adults, there is a negative effect on GDP per capita. Thus, for a state that wants to promote economic development, demographic is key. But also, the importance of age structure implies that the state has to consider the life course of individuals when in making policy. First, we're going to look at the relationship between working age adults in the population and economic development. And to do this, I will use these heat maps that show the proportion of the working age adults in the population, where blue colors represent that there is a very low proportion, and yellow, orange and red implies that there are very many, a large proportion of working age adults. And first here we have countries that have then lots of blue, very low proportions. And we can see that these are countries that are at a low level of development. And in the right-hand column, we can also see that the growth rates over a long period in these countries that are relatively low. In the next group, we have countries that after 2000 have experienced the growth of the working age population. We see that they had very low proportions up to the 1990s, but then after 2000 they go into yellow, that signifies an increase in the working age population, and some of them also go into red. And we can see here in the right column that the number of individuals, the growth rate of the economy is higher in this group than it was in the earlier group. Here then is a third group of countries where this shift towards a larger working age population occurred already before 2000. And here we have countries like China, South Korea, Singapore, and so on, that we see they are in blue in the 1950s and 60s, but then they can become red, which implies a high proportion of working age adults. And that also we can see in these countries they also experience very high growth rates in GDP per capita. And finally, we have a large group of countries that already quite early had an increase in the working age population. And here we find, on the one hand, countries in the industrialized north, both countries that were formerly socialist countries and also Western countries. And especially for the Western countries, we see that this entering into this phase of having high proportion of working age adults is a link to high growth rates. And this relationship is very strong. Here we have a plot of where we on the horizontal axis we have the proportion of working age adults, and on the right hand, on the vertical axis, we have the income per capita. And the different colors here represent different parts of the world. So the orange dots are for Africa, the red dots are for Asia, the black dots are for Europe. And we can see here that the linear relationship between the proportion of working age adults and the
income per capita is very strong. And the implication of this is that an increase in the proportion of working age adults is very essential for economic development. So this implies then that an important question in terms of policy becomes how can you kind of increase the proportion of working age adults? And there are two main ways of doing this. First, there is a need for having low mortality. If humans do not survive into adulthood, then you will not get a large working age population, and they also then have to survive during their working age years until retirement in order to have so low mortality, both then low mortality among infants and children, but also low adult mortality is very important then to get this advantage type of demography. But there is also another thing that is important, and that's lower fertility. If in countries where women have 3 or more children during their fertile years, the effect of this will be that the child population will be very large. So individuals below age 20 will dominate, and that then will bring down the proportion of working age adults in the population. But if you manage to get a decline in fertility towards 2 children per woman, then you will have a shift in the age structure of the population, and you will enter into this advantage part where you have a very high proportion of working age adults, and in most cases this will lead to rapid economic development. So what is the reason then for that age structure is so important? Yes, the factor that explains this is the life course. And when you consider the life course, when you think about your own life, it's quite self-evident. We look back to our childhood and our young adult years, and we could look forward towards maturity and aging. So when you think about yourself, you're always living in this life course. And from that we also know that there are this strong contrast between childhood, young adult age, mature adult age, and old age. And it is these differences that are important that are the reasons why age structure matters so much for economic development. But if the life course is self-evident for yourself, it is not equally evident when you consider other people. When we meet other people in the bus or in different meetings, we can first and only observe them here and now. It's only in order to know their life course, we need to discuss with them on a more personal level. And essentially we need to talk about their life history and their plans. It's only when you get into that type of conversation with an individual that you really kind of start to experience that what their life course looks like. So looking from people from the outside, could be quite easy to forget that every individual is in a life course. And this tendency not to be able to see the life course, that's can be true also for states. If you are a politician and you look at the situation, it's easy to see people as representing different social classes, different ethnic groups, and different interests. But still, it's true that every individual, every citizen of a country is in this life course. And people also will evaluate government policies in view of how these policies fit with their life course plans.
And this implies that successful government policies should address life course concern. This is not a new insight. In fact, there was a book published already in this early 20th century by Seaborn Rowntree with the title Poverty, a Study of Town Life. And his most important finding was that the incidence of poverty is very strongly connected to the life course. And there is this diagram here on in the bottom that is from his book, where he shows them for a male adult. You have the poverty line, that is the horizontal line that goes across here. So when you are below that line, you are in poverty, and when you are above that line, you are not in poverty. So when you look at the life, it starts out with that you are not in poverty, but then when you get into get a little bit older, the family that you are part of enters into poverty, and this is a situation where there are many children in the family. But then when you leave the household, you enter working life, then you can go into a phase where you are not in poverty anymore. You only to provide your wages need only to provide for yourself. But then he noticed that then you get married and then you get children, and the more children that you get, then again you go under the poverty line, and this is continue to be in poverty until your children starts working age, because then they can contribute to household income. So then you will have a kind of affluent phase here around age 50. But then later in life, you will also then go into retirement, and if you don't have a retirement benefits, this will also be a period of poverty. So this is the reason why, if you look at policies, if you want to kind of eliminate poverty, it is very important to know these mechanisms behind poverty that are connected to the life course. And if you then see so for a state, it's very important that to be successful in addressing life concern. And if you look at well-functioning welfare states, both in the West but also in Asia and so on, they have a number of characteristics that are common to them. First, that you need then to have think about child health. You need to put resources into allowing children to have good conditions when they are small. Then of course you have to put money into primary education. You have to provide secondary education, like occupational training. There is also need to support for entry into the housing market, because when you leave your parental household, you don't have that much resources, and it can be difficult then if there are housing shortages to get your own housing. But there is also need for financial support for families with children. Already, still today in Sweden, when you look at poverty, it's very much connected to families with children are the ones that can become poor. Also when incomes are at a very high level. So that is the reason why you need this financial support for families. But there is also then a need for unemployment insurance and sick insurance, partly for supporting the individual, but also then for securing the possibilities for parents to provide for their children. And then finally, there is a need for pension schemes that take care of people in older age. So having such policies in place is also a recipe for building a strong state. A state is needed to protect the people it is built for. And here you can see an important reason why, for the will that many people have then to have their own state. Because the state that is representing the people then has to protect these people. If you have occupying power coming to, it's typical for them that they do not care that much for the lives of the people in a specific territory. So that's important. It's important for the people to have a state,
but it's also the case that state that fails to provide for its people will be weakened. So these policies that you implement with the focus on the life course is also a way of strengthening the government of the country. So there is this reciprocity between state and people. So that was what I had to say today. Thank you very much. I hope you have a good conference. استبرزان چند دقیق دادنیم با پرسیار و بلان او عزیزانه که پرسیار یعنی یک کرم کن علی برو دست پیدا کی نفر یکم بلام تکای پرسیار کان کرد کنو پرسیار بن زور با ریزو فرمی دەستان خۆش بێ من لە یەک دقیقا پرسیارێکەکەم و تێبینێکیش یەکێکیان بۆ مامۆستا فەیسەڵ و یەکێکیشیان بۆ کاک فەرهاد. مامۆستا فەیسەڵ زۆر باش باسی ئەوەت کرد کە گرفتەکان چۆنە لە ڕووی ئابووریەوە لە کوردستان بۆچی پەرەناسێنێ. بەڵام لە هەموو دنیا جەناب دەزانی هەموو وڵاتە پێشکەوتوەکانی دنیا ئەوانەی ئابووریان جێگیرە پشتیان بەستۆ بە کەرتی تایبەت شتێک نییە لەوێ ناوی حکوومەت بێ لەو بوارەزە حکوومەت تەنها دەوری چاودێر و چاودێرە بینێ لەوێ زیاتر. ئایا چی بگرێ ئەو هەنگاوانت باز نەکرد کە چۆن کەرتی ئابووری لە کەرتی گشتیەوە بگوازرێتەوە بۆ کەرتی تایبەت بە جۆرێک کە لە چوارچێوەی سیاسەتی گشتی حکوومەتا بێ. یەک تێبینی بچووکیش بۆ کاک فەرهاد باسی ئەوەی کرد باسی ئەمریکای کرد کاتێ کریستۆف کۆلۆمبۆس ئەوەی دۆزیوەتەوە ئەمریکا. طبعاً ئەو دەستەواژەیە لە لای دانیشتوانە ڕەسەنەکەی ئەمریکا زۆر ناخۆشە و دەستەواژەیەکی ڕەگەزپەرستیە چونکە ئەوان ئەڵێن ئەمریکا ئەو نەیدۆزیوەتەوە ئەمریکا هەبوو ئێمە لێوێ بووین کاتێک کە ئەو هاتۆ بۆیە جەنابیشت لەبەرەوەی لە سوید دەخوێنی باشترە وەکو ملاحەزە ئەوە لات بێت چونکە من لەگەڵ هەندێک سوورەکانی ئەمریکا پەیوەندی زۆر باشم هەیە و ئەو دەستەواژیان پێ ناخۆشە بڵێن ئەمریکا کریستۆف کۆلۆمبۆس دۆزیوەتی. زۆر سپاس. فەرموو مامۆستا نەفەری دووهەم ئەرێتکایە ناوی خۆشتان بفەرموون بە جەماعەت ناومان کاریان ئاسوودە بێ. فەرموو. ناوم کامەران ساڵە ئێمە. فەرموو. لە سەرەتاوە بەڕاستی دەستخۆشیەکەم لە کاک فەیسەڵ پرۆگرامێکی پوختەی بۆمان تەقدیم کرد هەموو نەخۆشیەکانی دەرخست و چارەسەرەکانشی دەرخست دووبارە بۆ هیوادارم دەسەڵاتداران سوودی لێ بێنن بەڵام سوودی لێ نابێنن. کاک فەیسەڵ بەر لە هەموو شتێک هەموو وڵاتێک ئەبێ فەلسفەیەکی ئابووری هەبێ لەسەر ئەو ئەساسە فەلسفە ئابووریە پلاندانە بەس ئێمە نە فەلسفەمان هەیە و نە پلانمانشەیە. یەک تێبینیم هەیە خۆزگە باسی گەوراترین کێشەت بکردایە کە هەمومان لێ ئەناڵین ئەو کێشەی گەندەڵیە. گەندەڵی نایە لێ ئێمە پێش بکەوین. خۆزگە باس ئەوە بکردای زۆر سوپاس دەکەم. پاشان دێمە خزمەت. سپاس عمران لە زانکۆی دهۆ مامۆستا فەیسەڵ وەڵا پرسیارێک لایم عمران دکتۆر عمران لە زانکۆی دهۆ پرسیارێک لای من تایبەتمەندی نیم لە ئابووری بەس پرسیارێکی لای من دروست بوو ئەوەی کەوتت ئەبێ باڵانس لە بینی یعنی پاشکەوت و پێشکەوت و بکەین بەس ئەوە بۆ من دیار بوو یعنی ئەوەی باشەکە بێ دابەزێ بۆ خراپەکە. من پرسیارێکم لای دروست بوو یعنی ئەوە تقریبا لە مەفهومەکەی کەپیتالیزم زڵمێکە وانە یان ئازادی بڵێن ئازادی ئابوور چونکی ئەو کاتە ئێمە پاسی منافەسە دەکەین یعنی چون باشەکە دابەزێ بوو خراپەکە یعنی منەڵێم ئەوە لە چ فەلسەفێکەوە یعنی لە سوسیالیزمە بێوا بێ یان کەپیتالیزم ئەو پرسیار ئەنجا ئەمە لە هەمان لە بواری ناودەوڵەتیشە بێوا بێ ئەو پرسیارم بوو. زۆر سپاس. کاکە سپاس. دکتۆر مراد. مراد حەکیم ئەوەی کاک فەرهاد پێشکەشی کرد لە ڕاستیدا شتێکی یەکجار نوێ بوو
بۆ ئێمە پرسیارێکی بچووکم هەیە بۆ کاک فەرهاد ئێستا ئینگلیز کە لە قەیراندایە ئەو قەیرانەی ئینگلیز چەندە تەئسیری لەسەر ئەو شۆرتێجەی دولار دەبێ یان ئەو شۆرتێجەی دولارە کە درێژە بە قەیرانی ئینگلیز دەدا زۆر سپاس بەس خۆش کۆتی سوور لێ محەممەد وەڵت بەگی لە زانکۆی سەلاحەدین سپاسی پانۆلیستەکانەکەم بابەتی زۆر گرنگیان وروژان یەک دوو سەرنج و پرسیارم هەیە بەتایبەتەوەی کاک فەرهاد کە لەسەر داڵر شۆرتج یا کەمبوونی دۆلار وتی زۆر جار بۆ چارەسەرکردنی ئەو کێشە شەڕێک دروست ئەکەن ئایا دروستبوونی ئەم شەڕانە چۆن هاوکارە بێ بۆ نێشتنی کێشەی کەمی دۆلار یعنی چۆن چارەسەرە بێ شتێکی تریش کە سەرنجمدا لە قسەکردنی زۆر جارێک گوت کەس باسی نەکردووە ئەم بابەتە لە کاتێکە باشتر وایە بڵێ کەم کەس باسی کردووە و زۆر لە شتەکان پێم وایە نزیکە بووە لەوەی کاڵێن کنسپیرسی تیۆری یا تیۆری معامرە یا تۆتە بابەتێکی دیکەش هەیە کە لە ئابووری هەرێم تاوان زۆر سپاسی مامۆستا فەیسەڵەکەم زۆر شتی جوانی وروژان زۆر جار باسی کشت و کاڵەکرێ کەرتی کشت و کاڵ ئایا بەڕای ئێوە بە گۆڕانی کەش و هەوا کە شتێکە کە بەڕاستی ڕووەدا ئایا ئێمە جەختی خۆمان زیاتر بخەینە کەرتی کشت و کاڵ باشە یا بیر لە شتی دیکەش بکەینەوە بەتایبەت کە کەرتی کشت و کاڵ کێشەی زۆری هەیە بەتایبەت توانای منافسەمان لەگەڵ وڵاتانی جیران دراوسێ زۆر کەمە لەو بوارە و زۆر ژێرخانێکی باشی ئەوێ لە هەموو بوارەکانی دیکە کە بتوانین کەرتی کشت و کاڵمان بگەینە ئاستێکە بەرهەمی یا داهاتی زۆر بێ زۆر سپاس کاک ئێستا دێنە ئەو لایە جەنابەت کاک مەولود فەرموو دەستخۆش سپاس دکتۆریان کاک فەرهاد من لە دوێنێەوە قسە لەگەڵ کاک فەرهاد دەکەم لەسەر مەسائلی ئابووری وای لێ کردوم حەز لە ئابووری بکەم چونکە بەڕاستی زۆر بە وردی تەحلیلی زۆر جوانەکە بۆ ئەو بابەتە ئابووریانەی کە هەن من پرسیارێکم هەیە پێم خۆشە برادەران هەر کامێک لێرە وەڵام بدەنەوە مەمنون دەبم مارک لوێکس لە یەکێک لە مقابلەکانیان بەم دوایە باس لەوە دەکا کە بازاری دۆلار و بازاری یۆرۆ لەسەر تاسەری دنیاوە کەوتنی و ئەو دۆلار شۆرتجەی کە کاک فەرهاد دەستنیشانی کرد و پەنجەی خسە سەر ئەبێتە هۆکاریەوەی کە مەنزومەیەکی دراوی نوێ بێتە ناو دنیاوە بەگشتی یونیڤەرسەڵی ئایا ئەمە پێمانەڵێ کە نازانم پرسیارەکەی منەوەیە ئایا پێترۆ دۆلارە بێ ئەو مەنزومە تازەیە بێ کە دێتە ناو ئەو سیستەمەوە یان شتێکی تر هەیە کە پێویستە کابیزانین زۆر سپاس دەست خۆش کاکە مەولود فەرموو زۆر سپاس وەڵا ڕوونکردنەوەیەکی بچووک بۆ جناوی کاک فەیسەڵ ئەویشەوەیە قوربان ئەوەی کە ینی سەرمایەدارەکانی هەرێم بەڕێژەیەک و بەڵێندەرەکانیشی بەڕێژەی لە 1975 و هیچ گومانم لەو ڕقەمە نییە خزمەت بە ئابووری هەرێمی کوردستان ناکەن چونکە هەڵتۆقینی پارەکەیان لە ساڵی 2009 بۆ 2013 دەستیان لە باخەڵی حکوومەتا بۆ لێەوە دەریانە و سپاس شیرین کتانی ڕاستی ئەف پانێلە ئەڤرو زۆرە تایبەت بوو نسبەتی من ئەس ئەکسپەرت نینم لە ئەکۆنۆمیە بەس ڕاستی وەکو خانمێ گوتی یعنی زۆر تەرمینۆلۆگی من گولێت بوون منێت خواندین بەس ڕوونتر بوو من هاتمەکردن زۆر سپاس بۆ هەوە هەمیە ئەو تشتێت یعنی what I'm taking with me يعني شبه بانل الأفرو يعني شد بيجن pessimistisch يعني رشاتية هكا رشاتي جينا بيد gray يعني optimistisch نبوين راستي وأسوكو جنك دايكك دابيرك هفجينك خونك بو من بوكو بما في كردستان يعني راست بجيت بيني جنريشن كانيجيا ليرة يعني كاك عرفان جنريشن كاديا ما مصطفى فيصل جنريشن كاديا
مثلا أو مثلا أجي راستي تبين بحسي إسكانكر قلتي ترينشتينا أس بيجم أميت هاطينا بالستيك ما بخو خاني كري أو باريت ما هين مدونة بخاني أزو بيجم هفجيني أخو بيجين يعني كهشين عمرك كليرة أو بوين بس بيني النفواستي تراستي مثلا أمل عمر بسطينا بلكت هندك الظان مل عمر كريه تشوا بري هالصالة نه صالة أم هاطينا با راستي أردك بتشيكبو يعني تظاني كيكيا تظاني كيلويري جيايا هرا بري خوب دنك مثلا حالة و مدرسة وبرخبة مدرسة برايفت هين أو جي زور باشا أسنا بجم خرابة أسبو البغداد البرايفت سكول رابي مثلا نابج متى بس تو ملاحظات كيكا يعني كأنه يعني سوشيال أزمين السوشيال ريفولوشن كتير بيت ينتشتك يعني طبعا أنا بجي من ظاني كل قل آبورية قلك أوا يعني أم قلك تاخبين قلك نفيسين بحسي بوليتيكين الزات شيء إلى آخره بس يعني هنك تشد بيجن يعني هنك ترشبينن أم تشبكين دي تشكين دي كيفتشين سباس كاك زاغروس فرمو زۆر سپاس نهرۆ زاگرۆس هەر ویستم پرسیارێکی گشتی لەسەرەوە بکەم لەسەرەوە شۆرتج گلۆبال کۆرەنسی یان شۆرتج گلۆبال ئیکۆنۆمی چۆن ناوی لێدەنەی زمینە ساز بۆ ئەوەی دیجیتال کۆرەنسی جێگای ئەم شتانە بگرێتەوە لە دنیادا چونکە هەز دەکەی یەک لەو شتانێک ئێستا زۆر باسی لێوە دەکرێت کە بۆ ئەم شۆرتجە چۆن بتوانێت لە جێگای بیتکۆین شتێکی تر کە هەبێ ئەوە بتوانێت باوەڕ پێکرا بێت لە ناوان وڵاتەکان نەجا ویستم قسە لەسەرەوە بکەن زۆر سپاس. فەرموو. دەستان خۆش بیتن ببوورە وەڵڵاهی من دەمویست لەسەر یەک شت قسە بکەم ئەویش کاک فەیسەل باسی هەموار یاسای و بەرهێنانی کرد ئەگەر بەسەری چەند نقطەیەک باز بکەم کە گرنگە لە یاسای و بەرهێنان وەڵڵاهی تەوزیح بۆ ئەوەی ڕاستی بێت وەختمان نییە کۆسرەت میران بەجی بە کورتی کاک حوسێن بە کورتی ئەگەر بکرێت بەڵێ زۆر گرنگە حکومەتی هەرێم وەکو وڵاتی سنگافورە وەکو وڵاتی چین گرنگە کۆمپانیایەکی حکومەتی هەرێمی هەبێتن بۆ بەرهێنان لەو سێکتەرانە یان لەو شوێنانەی کە زۆر مڕبحن ئەوە نقطە یەکەم نقطەی دووەم گرنگە سندوقی داهاتی ئیستثماریمان هەبێت تا ئێستا لە کوردستان ئیستثمار بەو حکومەت هیچ داهاتێکی نەبووە نقطەیەکی تر مەسەلەی ناردنەدەرەوەی سەرمایە کە مستثمری بیانی حڕکرایەوەی هەر کاتێک بێوێتن کۆمپانیای خۆی بڵێن شەریکەی خۆی سەرمایی خۆی باتە دەرەوە دەکرێت ئەوە سنووردار بکرێتن لە چەند مەجالێک باتە دەرەوە نەک هەموو باتە دەرەوە نقطەیەکی تر گرنگە بوونی ماستەر پلانێکی ئیستثماری وەکو کاک فەیسەل باسی کرد نقطەی تریش هەوو بەڵام بە ئەوەندە بەزبی دەستان خۆش بیت کۆچە دووەم چی بوو جناب آخر کەسی کاکۆچە دووەم ناردنەدەرەوەی سەرمایە بوو نەنەوە سێم بوو پێش ئەو ماستەر پلانی ئیستثماری پێش ئەو صندوقی داهاتی ئیستثماری Halis Hussain, law professor. My question, thanks for the panelists. My question is, how can we get advantage of the Ukraine war to enhance and develop Kurdistan's economic? Thank you so much. My question is, how can... فرموا جاء أوجر لجناب دردس في بكين. من السؤال آخر رجوع برمو. كيف يكون؟ كاك زاغروس لدوي نوي أغسطس 2007 كوشتا قوما ل أغسطس 2008 ويب سايت إكساس بو نيويندرا بيتكوين وبيتكوين هات كولا تاريخي جداها بو ل 1833 كاتك لأمريكا پارە دیسانبوون بوو ئێمە 1500 نەوە پارەمان هەبوو هەر شوێنەی دیوێکی دەکردە بانک پارەی خۆی چاپ دەکرد 1500 نەوە پارە هەبوو دواتر پێش سیڤیلوار کە ئەمریکا دەیهەویست تەمینی ماڵی شەڕەکەی بکە هەمویانی خڕ کردەوە بنێوی ناشنال بانکینگ ئێرا هەمویانی خڕ کردەوە و ڕێک ئەگە مقالەیەکی شەیە پرۆفسۆر گەریگۆرتۆن هاتوو ئەو دوو حاڵەتانە پێکەوە مقایسە دەکات دەڵێ کاتێک پارەون دەبێ پارەیەکی جایگوزین دێ بەڵام بۆ ماوەیەکی کورت دیجیتال کارنسەکانیش بە بڕوای من هەر
بۆی هاتوون و نیشانەوەی کە پارەون بۆ هاتوون بەڵامەوەی کە دەمێنێتەوە لە تاریخیشدا دیومانە پێم وانێ ئەوەش دۆلار شۆرتێژەکەی لە بین بەرێ بەڵام دەتوانێت بە CBDC بۆ سنترال بانک دیجیتال کەرنسیەکان دەتوان شتەکەی بگۆڕن لیباسەکەی بگۆڕن بەڵام ئەسلی مشکلەکە ناگۆڕدرێت. دوای دنیاخان دراوێکی نوێ دەتوانێت زۆر خەڵک باسی دەکات لە دانهێ یوانی بکەنە درا و ئەو شتانە و دراوی دیکە و بەڵام دراو لە خۆی داوەکو کیندلبەرگر باز دەکات دۆلار وەکو ئینگلیزی وایە. ئێستا گەسەیەکەین یەک متەرجم هەیە ویش هەر ئینگلیزیە. لابردنی ئینگلیزی بەعنوانی ینی تەنیا ڕێیە کە ئەمە پێکەوە قسەکەین. بۆ نمونە ئینگلیزی لا بین مەسەلەن زمانی چینی فێربین چەندی پێدەسێ شتێکی ئاواسانە زۆر پیچیدەیە. تریلیۆنها کانتراکت لەسەر دۆلار نووسراوە کە ئەو خەڵکی باز دەکات دەتوانین یوانی دابنین لە ڕاستیدا ئەوەندا قوڵ نەبوونەتەوە لە مەسئلەکەی و زۆر سادە نیە ینی حتا چینیش بۆ خۆی چەند بارێک تەلاشی کرد بەڵام زانی کە مارکێتەکەی ئەوەندە دیبنێ و نەیتوانی و شتێکی سادە نیە. دوایە conspiracy theory ئەوەی کە من دەڵێم کەس باسی نەکردو بەدڵنیای خەڵکێکی زۆر باسی کردو بەڵام لەو حەزمە عەزیمی مەقالاتەیدا تۆ لە گوگل سکالەر دۆڵەر شۆرتێژی سیرکە دەنگێکمان 2008 دەنگێکیژی منە کەس باسی ناکە منزورۆنێ کەس باسی ناکە بۆ نمونە میلتۆن فریدمن 1967 جولای the euro dollar system ئەوەڵین بار لێ باسی دەکات بۆ ئێکۆنۆمیستەکان خەڵکی زیرەکان باسی دەکەم بەڵام نەبووتە شتێک کە بۆ نمونە پاڵ کروگمن هەفتەی پێش هات قسەیەکی کرد کوتی کاکە ئێمە خەڵکمان فێر کردو کە دۆلار بۆیە دەچێت سەرە چۆن ئینترست ڕێیتی بانکی ناوەندی دەبات سەرە بۆیە دۆلار دەچێت سەرێ بەڵام کوتی خۆ نیوزیلەند لە پێشتر لە ئەمریکا ئینترست ڕێیتی دەبات سەرێ ئەلێرەدا شتێک هەیە بەڵام نەیکوت چییە conspiracy ینی تێوری شتیوان نییە دەتوانە خەڵک لەبارەیدا بخێنەوە دۆلار شۆرتێژ و ئینگلیس کاک مراد بەس ئینگلیس ینی بەدەزوی نییە چۆن ئەگە ئەمن بانکدارێکی ئینگلیزی بامەمیش هەر ئەو ڕۆتەیوانم ینی و دوای ئەو شتە دەکەوتم منیش شتەکەم نەدەگۆڕی ئەوە نییە کە ئەوان نیکەن لە ئەسڵدا دمۆگرافی گۆڕدراوەوە دمۆگرافی هۆی ئەسلیەوەیە کە ئەو شەرایەتە ڕووی داوە و بەدەست ئینگلیز نییە و ئینگلیز بۆ خۆی لە دۆلار شۆرتێژ دەناڵێنێ دەنگ بەدەنگ کشوەرەکان پێدادادێ ئەگە خەبەرەکان وەدواکەون زیاتریش دەڕوا هەموو کشوەرەکان دەگرێتەوە دۆلار شۆرتێژە ئی دیسکاڤریەکەشی زۆر سپاس کە پێت کوتم ئەمریکایەکان پێی ناڕەحەتن من نەمدەزانی بەڵام کیندلبەرگر ئابووریناسێکی بەناوبانگی ئەمریکایە لە نێو کتێبەکەی خۆیدا بنێو The Age of Discovery نێولەوەی دەباو کە کریستۆف کۆلۆمبوس بۆ دیتنەوەی زێر چوو ئەمریکای دیتەوە و ئەوانە من مەبەستم ئەسلی قەزیەکەیە کە چۆنە نەک ئەوەی کە بەڵام هەر زۆر سپاس کە ئەوە باس کرد تەواو بوو من زۆر سپاس بۆ پرسیارەکان لە یەکەم پرسیار چۆن بگوازینەوە بۆ کەرتی تایبەت یعنی بەرەو بەشێک لە ئیشەکەم لەسەر ئەوەیە چۆن بچینە کەرتی تایبەت بەڵام کام کەرتی تایبەت ئەم کەرتی تایبەتی ئێستا نا ئەم کەرتی تایبەتی ئێستا وەک مامۆستا وتی بەس هەڵە پارە هەڵەڵوشن و دیاریش نییە چ دەکوێ پارەکە بەگەڕ ناخرێتەوە ناو کوردستانە پارەکە ناکرێتەوە پرۆژەی تر ینی پرۆژە مەفروضە پرۆژەی تر دروستکە بەڵام پرۆژە دروست ناکە یعنی ئەمە پێویستی بە استراتیژێکی واضح هەیە ڕوون هەیە لەسەر بنەمای ئەمە بمەوە لەگەڵ ئەوەی کامەران ساڵایی وتی فەلسەفەی ئابووری بەڕاستی ئێمە شتێکمان نێنێ فەلسەفەی ئابووری بێ ئێستاش نازانین ئێمە حکوومەتێکین بە دیوێکە سۆسیالیستین بە دیوێکە حکوومەتێکی مەرکەزیمانەیە بە دیوێکە ینی بە احترام بەرڵامان کردو بۆ کەرتی تایبەت بە کەیفی خۆی چی ئەکا و نایکە هینا ینی واضح نییە ڕەنگە بڵێن بە شەو مرکزی سۆسیالیستین بە ڕۆژ دامانە دەست کەرتی تایبەت سەرمایه‌داری لێ واضح نییە لامان ینی ڕوئایەکی واضحمان نییە ئێمە چین یعنی ئێستا کەس نییە بتوانێت تعریفی ئابووری کوردستان بکە ئایا ئابووریەکی تێکەڵە ئابووری سەرمایه‌داریە ئابووری سۆسیالیستیە ئابووریەکی حکوومەتێک یعنی واضح نییە لای کەسمان واضح نییە لەبەر ئەوە ئەمە پێویستی بەوەیە یعنی ڕوئایەکی واضحمان نەبێت ئەمانەوێت چی بکەین ئێمە لەکوێین ئەم حکوومەتە لەکوێیە
ئەمانەی بیبینە کوێ یعنی بۆ نمونە لە کشت و کاڵ لەکوێین ڕێژەی گەشە لە کشت و کاڵ لەکوێ منەسەر ناوێ هین نییە خۆش نییە هەندێک مناقەشەم لەگەڵ وەزیرەکان لەسەر ئەمانە کردووە یعنی پلێم پرسیوە مەسەرەن ئەو وەختەی کە پارێکی زۆر هات 14 ملیارد دلار هات لە وەزیرەکەم پرسی وتم 14 ملیارد دلار چی بە ئابووری کوردستان ئەڵێ وای جواب دام وتی ئابوورین ئاوادانکردنەوەی هەرێمی کوردستان یعنی وتم چاوەڕێمە کرد پێم بڵێ گەشەی لە کشت و کاڵ لێرەین ئەمانەوە بگەێنینەوێ پیشەسازی لێرین ئەمانەوە بگەینە ئەوێ یعنی مەسەلەن حکوومەت لێرێ ئەمانەوە بگەێنەوێ ژینگەیەک دروستەکەین کەرتی تایبەت ئەم پارەیە و بەرهێنانی پێەکەین کەرتی تایبەت بەیەسر بکەین حکوومەت ببێ بە چاودێر ئەو پارەیە بخاتە گەڕ بێتەوە بمان 14 ملیارد دلار لەم حکوومەتە سەرفە بوو 500 ملیۆن دلار داهاتی باج بۆ چۆ بۆ حکوومەت ئێستا ڕێک پێچەوانەکەی کردوتەوە ئێستا هێرشێکی زۆر گەورەی لەسەر هاوڵاتیە بە باج بە ڕەسم بەوە هەمووی لەسەر هاوڵاتیە کارەبا زیاد بووە ئاو زیاد بووە باج زیادی کردووە ڕوسم زیادی کردووە هەمووی زیادی کردووە مەعاشیش درەنگ دێ مەعاشیش دەستکاری کراوە ئێتۆ یعنی لێرە حکوومەت بە عەکسی منطقی اقتصادی شەکە خۆ دەبێ هێزێک هەبێ پارە خەرجکە بۆی بازار بجوڵێ ئێمە عەرەبی لێ دەرکە لە کوردستان کەس نییە بازار بجوڵێنێ هەمومان ترسمانێ پارێکمان دەستەکەی بەشێک یەڵەگرین نەوەکو معاش نەدرێ نەوەکو پارەم لە بانقەکە نەمداتەوە یعنی ئەمە عەکسی منطقی اقتصادە حکوومەت مەفروزە تەسیلاتێکی ئاسانکاریکی گەورە بکە باج کەم کە خەڵک باجەدا پارەی کارەبا کەم کە خەڵک پارەکە ئەدا تۆ زیادیەکەی خەڵک تەمەڕوودەکە نەیدا یعنی ئەمە پێچەوانی ڕێک پێچەوانی منطقی اقتصادیەتی ئەمە وامان لێ کردووە اینجا کامەرانوتی گەندەڵی بەڕاستی من نابێ باسی کەم سەبەکەشت پێ بڵێم ئەوەندە باس کراوە یعنی ئەو گەندەڵەکان لە هەموو کەس زیاتر باسی گەندەڵیەکەن لەبەرەوە نابێ من باسی کەم یعنی ئەوەیەکێکە لەو هێنانە دکتۆر عمران قسەی لەسەر باڵانس کرد کاکە باڵانس باش بۆ خراپ پێتەڵێ ئەوروپا پێشکەوتێکی گەورەی هەیە بۆ ئەوەی بتوانێت بازار بۆ کاڵاکانی بدۆزێتە بەشێکی سەناعەتەکانی خۆی فرێدا ئاسیا و جنوبی شەرقی ئاسیا بۆ ئیلانی کەم پێشکەون مستەوای وعی مستەوای ئیمکانیاتیان بەرز بێتەوە بۆ ئیلانی کەم پێیان بفرۆشن یعنی ناکرێ یەکێک باڵا بێکێک خوارێ بێ من نمونەی خوێندنم هێنایە ینی مەسەڵەن خوێندەوارێک و نەخوێندەوارێک نەخوێندەوارەکە قەت ناتوانێت بێتە ئاست ناچارە خوێندەوارەکەی بێت دابەزێ بۆ ئەوەی ئەم فێری خوێندەواری کە بۆی بتوانێت تەحملی لەگەڵ بکە قسەکەم وازەحەوە بەڵانسەکەم لەمە باشە اینجا بڵێ کوشت و کاڵ گۆڕانکاری هەوا و کێشەی زۆری هەیە بێگومان وایە بەڵام ئێمە ئەرزی باشمان هەیە ئاومان هەیە ئەتوانین سیاسەتێکی دروست بەکاربێنین ئەوانە ڕێخینەوە تەکنۆلۆژیا دەورێکی گەورەی هەیە لە کشت و کاڵە بەمەرجێ سیاسەتێکی بازرگانی دروستمان هەبێ هاوکار و یارمەتیدەری گەشەپێدانی کردەکە بێ سیستەمی نەختینە دروست دەبێت چکە من خۆم کتێبێکم لەسەر هەر لەسەر قەیرانی 2008 کە دروست بوو کتێبێکی گەورەم لەسەر نووسی هەشت کتێبێکشم لەسەر دیجیتال کەرەنسی نووسیوە یعنی ئەمانە سیستەمی نوێی نەختی ممکنی ئەمریکا بێڵە دروست بێت دۆلارێک بۆ ئەمریکا 3 سنتیتێکێ بە $100 لەسەر هەموو عالم بە $100 فرۆشێتەوە بۆ هەموو عالم ممکن نییە ڕازی بێ دۆلارەکەی بکەوێتە پەرایۆژە دراوێکی شوێنی بگرێتەوە کاک وەلود ئەوەی تۆ وایە کاک زاگرۆس ئەوەی تۆ هین قسەکە لەسەر ڕەشبینی و گەشبینی دەبێ هەمومان گەشبین بین ڕەشبین بین ئەڕوخێن دەبێ گەشبین بین وڵاتێکمانەیە خراپە ئابوورەکەی خراپە نازام چی دەبێ گەشبین بین ئیش لەسەرەوە بکەین شەڕ بکەین بەرەو پێشی بەرین ئەوە حقەتەکەمانە یعنی ئەوەی حکوومەت کۆمپانیای خۆی هەبێ پێشتر تەجروبەیەکمانەیە لەگەڵ حکوومەت کۆمپانیای خۆی هەبوو کۆمپانیەکانی بوو بە بەشێک لە گەندەڵی و مەسئولەکانی پارەکان خواردەوە و بەشێکی زۆری و کۆمپانیانە شکستیێنا لە جیاتیەوە بتوانین ببێ بەشێک یارمەتیدەری حکوومەت بێ بەداخەوە شکستمان لێ هێنا یەک قسەی تر ئەیکەمە ئاخر قسەم من قەناعەتم وایە لە کوردستانە شتێک لە ناوی کێشەی ئابووری بێ قەیرانی ئابووری بێ کێشە سەرەکیەکەمانەیە قەیرانی ئیدارەدانی ئابووریە کێشەی ئیدارەدانی ئابووریمانێ زۆر سپاس بەڕێزان ئەو بەشەشمان خەلاص کرد ئێستا دەچی بۆ ناخواردن دەست و چاوتان خۆش بێ ماندوو نەبن
پاش ساعتێکیش دیسان کۆ دەبینەوە فەرموو دەست خۆشکاکە